بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە ئەگەڵ هاوکاران و بارمەتی هاوکاران هاتین و خزمەتان دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵای خۆتان لەبێ خۆشەویستان هیوادارین کە لە ساغ و تەندروست بن و ڕۆژێکی باشتان هەبێ لە پەیامی ڕۆژەوە بە کۆمەڵی بڕگە و بابەتی نیوە هاتوینەتەوە لای ئێوەی ئەزیز و خۆشەویست بە یارمەتی هاوکارانمان ئەمڕۆ پێشکەشتانی دەکەین کۆمەڵێک بابەت و تەوەرەمان بۆ ئامادەکردوون وەک هەمیشە تەورەی یەکەممان تایبەتە بەوەی کە هۆکارچیە کە چینی گەنجان لە هەرێمی کوردستاندا پاراوێز دەخرێن لە کاتێکدا چینی گەنج چینێکی زۆر بنگەل ناو کۆمەڵگادا و چینێکی پڕوزە و بەهرە و توانایە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا نەتوانراوە گرنگی بە گەنجان بدرێەوە سوود لە تواناکانیان ببینرێ بۆ ئەوەی کە ڕۆڵێکیان هەبێەوە بتوانن کار بکەن بەتایبەتی ئەگەر لە شوێنە دوورەکان بێت و لە سنتەری شارەکان نەبێ زیاتر دەبینین گەنجان وەلاخراون ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانێکدا و دەپرسین ئاخۆ هۆکاری پەرایەزخستنی گەنجان بۆچی دەگەڕێتەوە. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری دۆی بەرنامەکەمان کە تەوەرێکی تەندروستیە باز لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ دەکەین لە سلێمانی بزانین هۆکارەکانی ئەو نەشتەرگەریە چۆن چۆنیوە کێ ئەو نەشتەرگەری ئەنجام دەدات و هۆکارەکانی چین و باز لەوەش دەکەی کە پزیشکێک کە میوانی بەرنامەکەمانە کۆمەڵێک ڕێنماییمان پێدەدات لەبارەی نەخۆشیەکانی دڵ و ئەو بابەتانی کە ئاگاداری بن کە پێویستە بەدڵەوە بەگشتی باز لە ئەنجامدانی نەشتەرگەری دڵ دەکەین لە شاری سلێمانی کە بزانین چۆن چۆنی ئەو نەشتەرگەریە ئەنجام دەدرێت لە شاری سلێمانی وەروەها لە تەوری سێمی بەرنامەکەشماندا باز لەوە دەکەی کە ڕۆڵی پەروەردەوە پەروەردەی ئیسلامی بۆ قوتابیان و بۆ گەنجان تا چەند گرنگە لەو تەورەیەماندا باز لەوە دەکەین کە ئایا تا چەند ڕفتاری قوتابیەکانمان ڕفتاری گەنجانمان دەتوانین وابەستەی پەروەردەیەکی جوانی ئیسلامی بکەین وەروەها باز لەوەش دەکەین کە ڕۆڵی پەروەردەی ئیسلامی لە نێو قوتابخانەکاندا تا چەند گرنگە کە کاریگەریەکی باشی هەبێت لەسەر ڕفتاری منداڵەکان و لەسەر ڕفتاری قوتابیان دەزانین کە پەروەردەی ئیسلامی و منهەجی ئیسلامی بەگشتی منهەجێکی زۆر نایابە و هەمیشە بەردەوام ئەمر دەکات بە شتی باشە و شتی چاکەوە گەنجان و لاوان و کۆمەلگا دوور دەخاتەوە لە هەموو ئەو شتانی کە زیانی بۆ کۆمەلگا دەبێت گرنگە کە بزانین ڕفتاری منداڵەکانمان تا چەند گرنگە وابەستەی پەروەردەیەکی جوانی ئیسلامی بکەین و چۆن بتوانین منداڵان گەنجان قوتابیان هەمیشە بەردەوام پەروەردەیەکی ئیسلامی لەگەڵ ژیانیاندا بەڕێ بکەن. سەرتاش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها و سانی پێگەرما لە شارەکانی هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدا یاخود ئەوە تا کەمێک باشتر بووە. دووبارە سڵاوتان لەبێ دۆستان و بینەرانی ئێمە لە تەوەریەکەمدا باس لە بابەتێکی گرنگ
دەکەین کە تایبەتە بە گەنجان ئەویش پراوێزخستنی تواناکانی گەنجاندا لە هەرێمی کوردستان دەبینین گەنجان لە کەشێکی ناخۆشان نەتوانراوە سوود لە توانە و بەهرەکانیان وەربگیرێت سەرڕای نەبوونی دامەزراندن نەبوونی هەلی کار و ئەسڵن ئەوەی کە دەبینین گەنجانمان ڕوو لە دەرەوەی وڵات دەکەن و ڕێگای مردن و کۆچ دەگرنە بەر بەهۆی ئەوەی کە ناتوانن لە کوردستاندا خەونەکانیان بنیاد بنن یاخود کارێکیان دەستکەوێت کە بەدڵی خۆیان بێ و ئەمە بە شێوەیەکی بەرچاو دەبینرێت و هەموو ساڵێک گەنجان دەبینین لە چ ئاستێکدا و لە چ بارودۆخێکدان ئەمڕۆ باسی ئەم بابەتە گرنگە دەکەین لەگەڵ میوانێک کە لە ڕانیەوە لەگەڵمان ئامادەیە ئەویش زۆر بەڕێز مامۆستا ئاسۆ کۆساریە چالاکوانی مەدەنی مامۆستا سڵاوی خوارد لێبێت و ئەم کاتت باش سەرەتا بە بزانین لە ئێستادا ڕەوشی گەنجان چۆن دەبینی لە هەرێمی کوردستانە و بە تایبەتیش لەم بارودۆخەدا کە تا ڕادێک قەیرانەکان قوڵتر بوونەتەوە و وەک دەبینین کێشە بۆ گەنجان زیاتر دروست دەبێت. سڵاوی خوا لە ئێوە و لە بینەرانی بەڕێز هیوادارم هەموو لایەک ساغ و تەندروست بن لەخوای گەورە داواکارم کە ئەم دۆخە تێپەڕێ بە هەر شێوەیەک بێت کە بیخاتە ژەڕ ڕەحمەت و بەرەکەتی خۆی و بتوانین کە ئەم دۆخە تێپەڕێن کە بەڕاستی دۆخێکی ناهەموارە بۆ هەموو لایەک نەکەر بۆ چین و توێژێک. ئەوەی ڕاستی بێ تەوەرەکەتان چینێکی زۆر هەستیار و لە هەمان کاتدا زۆر پێویستی هەڵبژاردۆ کە بەڕاستی حەقا زوو لەسەر ئەم توێژە یاخوا بڵێن لەسەر ئەم چینەی کۆمەڵگا گفتوگۆی تێر و تەسەل بکرێت. بەداخەوە لەوێەوە دەست پێ دەکەم من لە شەقامی شارەکەی خۆمەوە شەقامی گوڵان ئەگەر دیقەت بدەین زۆر جار کە من تەنیا بۆ تێستێک پێدا تێپەڕم لە نزیک باخی گشتە جاری وایە کاتژمێر 2 لەوانە 3 کە هێشتا سێبەری بەسەردا نەهاتووە کۆمەڵە گەنجێکی زۆر لەوێ دانیشتووە بگرەوە گەر ئێواران سەیریکی پێ ئەبینی ئەو گەنجە لە چ دۆخێکدایە. طبعاً مەبەستم لێرەدا ئەوە بوو کە لەوێ دەستم پێ کرد ئەمە نیشانەیەکی گەورەیە ئەوەیە کە ئەم چینە تەواو فەرامۆش کراوە کە بەڕاستی هیچ دەرفەتێکی بۆ نەهێشراوەتەوانێ دەرفەتی هەرە گەورەی ئەم چینە کە لەم نیشتیمانەدا بۆی ڕەخسابێت بە چەکداربوونە یاخود بوون بە چەکداری حیزبە چەکداری یاخود نیشتیمانیژنە چونکە من پێی ناڵم پێشمەرگە لەبەر ئەوەی پێڵم چەکدار لەبەر چەکدارەکان چەکداری حیزبن. بەڕاستی چینی گەنجان کۆمەلگایەک کە گەنجی زۆر بێت ئەمە ئەو دەبێت ئەو کۆمەلگایەکی زیندوو بێت. جێی داخە کە چەند پێگەیەک یاخود چەند وێزگەیەکمان هەیە بۆ گرنگیدان بە چینی گەنج بۆ ئەوەی ئەو نیشتیمانە بە زیندوی و لە هەمیشە لە پێشکەوتندا بمێنێتەوە. یەکێ لەوانە خێزان، 2 لەوانە ڕێکخراوەکان، 3 لەوانە دا بڵێن حیزب و یاخود با بڵێن حکوومەت ئەمانە هەموو چەند وێزگەیەکن بۆ بنیادنانی گەنج لەم نیشتیمانەدا کە هەم گومانی تێدانە دەسەڵاتی ڕەها لای حیزبەکانە بە تایبەتی 2 حیزبی دەسەڵات کە نیشتیمانیاندا بەشی 2 کردووە هیچ دەرفەتێکیان یاخود با بڵێن هیچ هەلێکیان بۆ لاوەکانمان یاخود بۆ گەنجەکانمان نەڕەخساندووە کە بگا بەوەی کە جێ ئومێد بێ ژیان لەم نیشتیمانەدا. دەبینین کە پێویست وا بوو لە ئەم 31 ساڵی تەمەنی دوای ڕاپەڕینە لە حکومڕانی خۆماڵی کوردیەدا پێویست بوو لاوەکانمان لە جیاتی ئەوەی ملە هەندەران بنێن بۆ لایانی کەم بوون بە کارمەند لە کارگەیەکی زۆر ئەستەم کە ڕەنگە ئەوروپیەکان خۆیان نیکەن ئەو کارە لێرە ئەو لایانی کەم ئەو هەلەیان بۆ ڕەخسابایە. بەداخەوە چینی گەنجان چینێکن کە تەواو فەرامۆشکران وەکو گوتم لە ناو خێزانەوە تا دەگاتە دەسەڵات کە دەسەڵات لووتکەی بەرپرسیارەتی بەردەکەوێت لە بنیادنانی گەنج. زۆر باشە مامۆستاسۆ زۆر جار گەنجان باز لەوە دەکەن کە بە ئەنقەز حکوومەت و دەسەڵاتداران ئەم هەرێمەوە لە گەنجان دەکەن کە پەراوێز بخرێن و دەیانەوێت ڕۆڵی کاریگەریان نەبێت یان بە شاز لە شازەکان دەیانەوێت گەنج ئەم وڵاتە بەجێ بڵێت و دەنگی ناڕازی گەنجان نەمێنێم لە وڵاتەدا. تێڕوانینی بەڕێستان چیە لەو بارەیەوە؟ طبعاً ئەوە ڕوونەکە دۆخێکی سیاسی ئەمەی خڵقاندووە لە بەرژەوەندی سیاست وانە 2 حیزبی دەسەڵاتدایە. ئەمە بۆچی لەبەرەوەی کەوان نەیانتوانەوە لە حکومڕانی 31 ساڵەیاندا حکمێکی ڕەشید یاخو حکمێکی فعلەن
لە پای ئەو هەموو خوێن و ڕەنجەی کە گەلی کورد لەم بەشەی کوردستان داوێتی حکمێکی ئەوە بخڵقێنن کە بەڕاستی ئەمە وای کردووە کە ڕێگا چارەیەک بۆ خۆیان نەمابێتەوە نەکەر بۆ گەنجەکان لە ترسی چی بۆ ئەوەی گەنجەکان ئەگەر لەم نیشتیمانەدا زیاتر ئەوای بمێنەوە لە بێکاریدا گومانی ئەوان لە خۆیانەکەن کە ببێتە شۆڕشێک بەسەریاندا و ئەو دەسەڵاتی کە بەڕاستی قۆرخیان کردووە لە دەستیان بسێنێ بۆیە بەفعلی تاکە دەواازەیە کە بۆی کردوونەتەوە وای کردووە بەو پەڕی ناومێدیەوە بەو پەڕی ترسەوە ئەو ڕێگای هەمومان دەزانین قوربانی گەورە ڕۆژانە لە ڕێی کەناڵە جیهانەکانەوە کەناڵەکانی ناوخۆمانەوە ئەبینین کە بە چ مەرگەساتێک لاوەکان یاخو گەنجەکانمان تێدەپەڕن بە ئەو وڵاتانە ئێستا لە لووتکەی بێئومێدی گەنجاندایە تەنانەت خودی ئەوروپاش بەهۆی چەند هۆکارێک یەک لەوانە کە زۆربەی وڵاتان مەسەلەن فشاریان زیاترە لەسەر سنوورەکانیان لەسەر مەسەلەن لایەنی مانەوەیانی قامەیان بۆ لە وڵاتەدا کە زۆر کەم بۆتەوانێ وێڕای ئەمەش وێڕای هەموو ترس و لەرزێک بەو ڕێگایانەدا هێشتا خەڵکی ئێمە ئامادەیە کە بڕوات بەرەو ئەو وڵاتانە ئەمە دەیسەلمێنێ کە ئەم دەسەڵاتە هیچ هەلێک یاخود هیچ بواریی بۆ نەهێشتوتەوانێ غەیری ڕاکردن نەبێت لەم نیشتیمانەدا طبعاً ئەمە بەڕاستی جێی گلەییشە جێی نیگەرانیشە لە لاوەکانمان کە بەڕاستی لە جیاتی ئەوە من هەمیشە لەگەڵ ئەوەدا بووم هەمیشە لە ناوچینی توێژان ئەوم گوتووە کە پێویستە ئێمە نیشتیمانەکەی خۆمان حەلی بۆ بدۆزینەوە حەل ئەوەنێ لەبەری هەڵبین ڕاستەکەی هەرچەند بە فعلی وەکو گوتم لە هیچ وێزی ژیاندا دەرفەتێک بە لاوەکانمان نەدراوە کە نیشتیمانەکە بەجێ هێڵن گومانی تێدانە لە شەڕی داعش لاوێکی زۆر یاخە گەنجانێکی زۆر ئامادە بوون وێڕەوەی لە ژانێکی زۆر خۆشدا بوون بگەڕێنەوە بۆ ئەم نیشتیمانە ئەمە چی وای کرد ئەمە دەیسەلمێنێکە هەموو گەلێک نیشتیمانی خۆی خۆش دەوێت بەڵام کاتێکی دەرفەتێکی بۆ نامێنێتەوە غەیری دەرفەتی شەڕکردن نەبێت لەگەڵ خودی دەسەڵات ناچار جاری وایە چونکە شەڕەکە ناوێت شەڕێکی خۆبەخۆیی ڕوو بدات بیر لە هەڵاتنی نیشتیمانەکەی دەکاتەوانێ ئەمە بەڕاستی لە بەرژەوەندی دەسەڵاتدایە بۆ ئەوەی کە ئەو چینەی گەنج دابەشی کردووە بەسەر سێ بەشێکیانی کردووە بە چەکدار و بە بڕێک پارەی مانگانەی زۆر کەم کە ڕەنگە زۆر جار لە مانگێک زیاتر تێدەپەڕێەوە هەمومان شایدی ئەوەین ئەو بەشەی کە وای لێ کردووە کە قۆریخی کردووە لەژێر چەپۆک و دەسەڵاتی خۆی هێشتویەتەوە و لەبەر خاتری ئەم بڕە پارەی مانگانەیە وە هیچ جوڵەیەکی نییە و هیچ هەڵوێستێکی نانوێنێ بەشێکی تریانی ئەوە تەنگاو کردەوەی کە دەرفەتێکی بۆ ڕەخساوە بە بڕێک مادەی خۆی یاخود تەنانەت بە فرۆشتنی ئەو خان و سێبەرەی کە خێزانەکەی لە ژێریدا دەحەوێتەوە بۆی بەرەو ئەوروپا بڕوە بەشەکەی تریشی لە ناو بازاردا ماوەتەوە کە بێ دەرفەتە نە دەرفەتی ئەوەیە ببێ بە چەکدار نە دەرفەتی ئەوەی هەیە بڕوە بۆ ئەوروپا ئێستا لە لووتکەی بە ئیشیدایە کە بەڕاستی ئەگەر تێبینی بکەین گازینۆکان چایخانەکان بەڕاستی ئێستا پڕێتی لە گەنج ساڵانی ڕابردوو یاخود بە تایبەتی هەشتاکان ئەگەر دیقەت ینی بە دەگمەن گەنجێکت دەبینی لە چایخانەکان یاخود لە قاوەخانەکانە زۆر خەڵکی تەمەن بوو ئێستا ئەگەر تێبینی بکەی شەقامەکان یاخود قاوەخانەکان دەبینی هەر هەمووی گەنجە ئەمە ئەو بەشی سێمەیە کە باسم کرد کە هیچ دەرفەتێکی ژانی بۆ نەماوەتەوە لێرەکانە ناچار بووە لەم دۆخەدا بمێنێتەوە زۆر باشە باست لەوە کرد ینی ئێمە دەرەنجام ئەگەر هاتو ئەم پراوێز خستنە بەردەوام بوو گەنج وەلاخرا تا چەندێک دەبێتە هۆی ئەوەی کە پێش نەکەوین و گەنجان ئەوەندەی تر ڕوو لە کافتریا و لەو شتە بێ سوودانەوە بکەن لە جیاتی ئەوەی کە پێشکەوتنێک و داهێنانێک و توانای خۆیان دەربخن لە وڵاتی خۆیانە لە شاری خۆیانە یعنی دەبینین ڕێژەی تاوانەکان لە ئێستادا زیاد بوو ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە گەنج بۆ ئاقارەیە بەرن بە شێوازێکی تر ڕفتار بکەن یاخود لای کۆمەڵێ لادانا بچن کە ئێستا هەیە طبعا فرامۆشکردنی ئەم مەڵگا بەڕاستی زۆر خەتەرە وەکو چینەکانی تر نییە بۆ نمونە تۆ چینی بەداخەوە کەوا دەڵم چینی پیر و پەکەوتە کە فرامۆشەکەی بەرحاڵ کە ئەمە تاوانە بەڵام ئەوەندە کاریگەری لەوانەیە لەسەر خودی ژیان و ژاری ئەو کۆمەلگایە نەبێت چینی منداڵ بەرحاڵ ئەوە هەر خراپتر بەڵام چینی گەنج لەو قۆناغەدا بەرەو هەڵدێر دەڕوا بەرینەی گەنج ئێستا سەرقاڵی سۆشیال میدیایە
بەڵام ئەگەر دیقەت دەی زۆر بە ناتەندروستی بەکاری دێنێت تەنانەت ئەوانەشی کە پێیان وایە هەڵوێستێکیان لە بەرامبەر دەسەڵات دەیە بە شێوەیەک دەری بەڕینی خۆیان دەردەبڕن کە دوورە لە بەهای ئەخلاقیەوە یاخود دوورە لە بەهایەکی ڕۆشنبیری یاخود دوورە لە هەڵوێستێکی لەسەر ئاستی فکر کە بنیادنرابێ ئەم فرامۆشکردنە بەڵێ کارەساتی گەورە بە دوای خۆی دادێنێ کە بەڕاستی سەرداوەکانی هەڵکەوتون یەکێ لەوانە کە ئێستا گەنجی ئێمە لە هەرگیز لە دەمەقاڵەیەکی بچووک ناپەرژێتە سەر ئەوەی کە بە گفتوگۆ یاخود ناکۆچەکانی نێوانیان حەلکە یەکسەر پەنا دەباتە بەرچەک ئەزانین کە ئێساکانە چەند ڕووداوێک کوشتن ڕووەدا یەکێ لەوانە جا فعلەن ئەم فرامۆشکردنی ئەم چینە ڕەنگە وەکو گوتم تووشی فەوزاکی شکا وڵاتەکە چونکە بۆ لەبەرەوەی هیچ ڕۆڵێکی پەروەردەیی نەجێڕدراوە لە هەمبەریدا واتە ئەگەر بێت و لەسەر حەق و مافەکانی خۆشی بێتە دەنگ لەبەر ئەوەی پەروەردەیەکی تەندروست نەکراوە لەبەرەوەی بە فکر و فەلسفە وای نەکراوە کە ناڕازی بێ بە پێچەوانەوە لەبەرەوەی هیچ دەرفەتێکی ژیانی بۆ نەڕەخساوە ناڕازیە ڕەنگە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات لەسەر مافەکانی خۆی بەسەر خۆی و گەلەکەشی دابشکێتەوە و لە باتی دەرەنجامێکی باش بدا بەدەستەوە و گۆڕانکاریی ڕیشەی ڕووبدا لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتدا ڕەنگە پشێوێکی گەورە دروست بکات کە ئەمە بەڕاستی ئەمە لە خەمی هەموو لایەکە و بە تایبەتیش بەرپرسیارەتی لەسەرشانی دەسەڵاتە کە بە فعلی ئەم دەسەڵاتە ئەم بەرپرسیارەتی هەڵنەگرتووە من زۆر جا پێیان ئەڵم ئەمانە ناکرێت پێیان بگوترێ بەرپرس پێویستە پێیان بگوترێت دەسەڵاتدار یاخود دەسەڵات خواست لەبەرەوەی هیچ بەڕاستی هیچ ڕژێمێک نێ ئەوەندە دژی گەلەکەی خۆی هەنگاو بنێ هەنگاوەکان ڕوونن لە دوا ڕووداوی کە ئەم تۆپبارانەی تورکیا و داگیرکار بۆ سەرخاشی هەرێمی کوردستان و گیانەدازانی هاوڵاتیانی عەرەب یاخود بەغداد سەلماندی کە ئەم دەسەڵاتە چەند دژ بە گەلەکەی خۆیەتی و لە هەمان کاتیشدا لە پێناومانەوەی خۆیدا بۆمانەوە لە ئەو دەسەڵاتە قۆڕکاری کە کردوێتی چەند دەمەرامایی ئەم دەوروبەری یاخۆ ڕژێمەکانی دەوروبەری خۆی و هێزە نێودەوڵەتیەکان دەکات بەڕاستی ئەم دۆخە کە ئەوات بڕۆک و گوتم پەرۆشەکە لەوەدایە کە گەنج کۆمەلگای ئێمە ئەگەر وەکو شۆڕشی فەڕەنسا شۆڕشێکی بەرپابکە لە دژی ئەم سیستەمە نەعەدالەتی کە هەیە بەداخەوە ڕەنگە نەگا بە قۆناغێکی باش ڕەنگە وەکو وڵاتێکی سەر لە شێواومان لێبێ ڕەنگە جێ خۆمان نەگرینەوە بە تایبەتی چونکە وڵاتانی ئیقلیم زۆر مەبەستیانە لێرە دەستێ وەردامکەن کە زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ چین و توێژە نەکرێ و لە هەمان کادا بێت مووقفێک وەربگرێ وەکو وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتانی عەرەبی ڕەنگە لە باتی ئەوەی کە بگا بە مافەکان مافەڕەوەکانی خۆی و گەلەکەی تووشی سەرلێشێوان و عەزاب و ئازارێکی زیاتری ناو کۆمەلگایەکە ببنەوە لاوانمان کە بەڕاستی من لێرەدا دەمەوێت باز لەوە بکەم من ئەوە واقع پێشتر ژامەژم پێ کرد کە بە پرسیارەتی گەورە لەسەر شانی دەسەڵاتە ئەمە گومانی تێدا نییە بەڵام بە ئەوە لەوەش ئێمە بەجددی بێئومێد بوون لە توانای یاخود لە مەبەستی بەهانەوە هاتنی ئەم نیشتیمانەی دەسەڵاتداران بە هەموو پێگەیەک یعنی باس لەوە ینی بۆمانی دەسەلمێنن کەمانە بەتەمای ئەم نیشتیمانە ینی پەرۆشی نیشتیمانە نین بەتەمای ئەم نیشتیمانەش نەماون گومانیان لێ دەکرێت کە بەنیازی ئاشبەتاڵەیەکی تر بن جا بەڕاستی لەسەر لە وێزگەکانی تری ناو کۆمەلگادا وەکو گوتم حیزب حیزبە سیاسەکان یا ئەوانەی کە بەرپرسیارەتی دوای دەسەڵاتیان دێتە بەرز ئەوانەی کە لە ناو دەسەڵات نین بەڕاستی ئەرکێکی گەورە لەسەر شانی ئەواندایە چکە ئەوانیش دەتوانن زیاتر کۆنتترۆڵی چین و توێژام بکەن لە دوای حیزبە سیاسەکان تەبەقەیەکی ترێ چەند گروپ و ڕێکخرا و یاخود با بڵێن چەند دەستەیەک هەیە یاخود چەند سنتەرێکی ڕۆشنبیری هەیە کە ئەوانیش بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورە لەسەر شانیانە بۆی گەنج ئاراستە بکەن بۆی گەنج پەروەردە بکەن هیچی تر لەو دۆخەدا نەمێنێتەوە دواوێزگەشت ئەوەیە کە هەرێکێک لە ئێمە لە خێزانەکانماندا بەڕاستی لە ئێستاوە بتوانین ینی ئەگەر ئەو چینەشمان پەروەردە نەکردبێ و تەنیا بەخێومان کردبێ ئەو جیلەی یاخود ئەو مناڵانی کە لە بەردەستماندان بە شێوەیەک پەروەردەیان بکەین کە وەکو ئەم گەنجانەی ئێستا سەرگەردان نەبن وەکو ئەم گەنجانەی ئێستا بێماف و بێحاڵ و بێ دەرەتان نەبن بەڕاستی تەماشاکەی نیشتیمانێک کە پڕ بووە لە گەنج بەڵام بەداخەوە هیچ جوڵەیەکی تێدا نیە بەڵێ ئاسۆ
یەکێک لەو کێشانەیە خولێکی لەو شتانی کە ڕوبڕووی گەنجا دەبێتەوە ڕوبڕووی ئەم وڵاتە دەبێتەوە بە تایبەتی تر کۆچکردنی گەنجانە بەڕاستی گەنجان دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ ڕێژەیەکی زۆر گەنجان ڕوودەکەنە دەرەوەی وڵات بەداخەوە لە ڕێگادا بەشێکی زۆریان گیان لە دەست دەدەن بە تایبەتی تر لە سنووری ڕانەیە کە میشە باز لەو دەکرێت کە گەنجانێکی زۆر لەو سنوورەوە کۆچ دەکەن بۆ وڵاتانی ئەوروپا. ئاین دەزانین نەبوونی هەلی کار بە تایبەتی یەکێکە لەو هۆکارانی کە کۆچ دەکەن نەبوونی ئەم هەموو گەنجەی کە لە وڵاتەدا هەیە کە گەنجێکی ناڕازیە گەنجێکی وشیارە دوجار چی بەسەر کۆمەلگادا دێت چی بەسەر ئێمەدا دێت ینی ئەو نادادی و ئەو ستەمەی کە دەمێنێتەوە هەر بۆ تا دەمێنێتەوە چونکە گەنجێکی بەخیرەت و گەنجێکی باشمان نامێنێتەوە لە وڵاتەدا کە بەرگری لە چینەکەی دیکەش بکات و بتوانێت کۆمەلگا گۆڕانکاری تێدا ڕووبدات. بەڵێ ڕاستی ئەگەر کەمێک باسی دەڤەرەکە بکەین بە فعلی ئەم دەڤەرە وێڕەوەی کە بە درێژایی مێژوو قوربانێکی گەورەی داوە هەمیشە ناوچەیەکی پیان گوترە ناوچەی ئازاد بەڕاستی وەختە بڵێم هەموو گەلی کوردستان ئەگە بڵێم قەرزاریەتی ئێمە مجامە لەو زیادە ڕۆیی نییە کە وەکو خەڵکی ئەم ناوچەیەم بەڵام بەڕاستی دەسەڵات حتا سەر ئێسقان ئەم دەڤەرەی فەرامۆش کردووە بۆیە زۆرترین چینی گەنج لەم دەڤەرەدا دەڕوا لەبەرەوەی کۆمەڵ لەم دەڤەرەش بە تایبەتی زیاتر دەڤەرێکی با بڵین عەشایری و خێزانی گەورەیە بۆیە زۆرینەی منداڵ و گەنج لەم دەڤەرە چینی دەڤەرەکە گەنجە بۆیە لە ئەنجامی ئەم بێ ئیشی و فەرامۆشکردنەی دەسەڵاتشەوە فعلەن وەکو گوتم کە هیچ دەرفەتێکیان بۆ ناڕەخسێ بۆ ژیان ئەوە ناچارن بەرەو هەندەران بڕۆن بەڵێ تەماشا دەکەی ئەگەر دیقەت دەین لە دوای ئەم ڕاپەڕینەوە لە باتی لەم دەڤەرە کە بەڕاستی دەستکرێ بە بنیادنانەوە بژاننەوە بە پێچەوانەوە هەمووی بەرەو تاڵانی براوە دیقەتی ئەگەر ناو بازار تەماشاکەی چەندین ساڵە چەند شەقامێک تەواو ناکرێ ئەمە وا لێ دەکا ئەم گەنجە هەست بەوە بکە کە ئەم نیشتیمانە کەسێک نییە تێدا بەرپرسیار بێت وێ ڕێوەی کە ژیانی خۆشی کە هیچ دەرفەتێکی بۆ ناڕەخسێ بەڕاستی پێت بڵام ڕەنگە لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک دەرفەتێک ڕەخسابی بۆ گەنج لایەنی کەم بتوانێت ببێتە کارمەندێک لە شوێنێک لە کۆمپانیایەک یاخود ببێتە کارگوزارێک یاخود ببێتە مەسەلەن شێفێک لە چێشخانەیەکدا بەڵام بەڕاستی ئەم دەڤەرە ئەو دەرفەتە شیتیانە لەبەر ئەوەی دەرفەتێکی لاچەپ و پەراوێزخراوە بە فعلی ئەگەر لەسەر کۆی گشتی قسە بکەین ئەم بەرەو هەندەران ڕۆشتنە وامان لێ دەکا ببین بە کۆمەلگایەکی پیر یان لایەنی کەم با بڵێن گومانی تێدانە ئەو چینەی کە دەڕوا وەکو گوتم بێلەوەی کە ئەوانە دەرفەتێکیان بۆ ڕەخساوە بۆ ڕۆشتن بەرە ئەوروپا چینە هۆشیارە چالاکەکەیە ئەو مرۆڤان هەمومان دەزانین سایکۆلۆژێتی هەموو مرۆڤێک وەکو یەک نییە لەناو هەموو چین و توێژێکدا لە ناو چینی گەنجانیشدا بەڵام بە تایبەتی کۆمەڵە گەنج هەیە سیفەتی قیادی هەیە کۆمەڵە گەنج هەیە چالاکە ناتوانێت بەرگە ناگرێت لە هیچ ژینگەیەکدا بە هەر ڕێگەیەک بێ بە هەر شێوازێک بێ ژینگەیەک بۆ خۆی دەدۆزێتەوە کە ژیانی خۆی تیا بنیاد بنێ بۆیە ئەو چینەی کە دەڕوا وای لێدەی چینێک دەمێنێتەوە حورمەتەن کە دەکرێت بڵێن ئەو چینە تا حدێک چینێکی خود دەستەمۆیە خود دەستەمۆنەواتە لە ناخی خۆیدا گیانی فیداکاری و بەرەنگاری و زەربەزەیتیا کەمە یاخۆت هەندێکی هەر تێیدانە بەڕاستی لەم حاڵەتەش داوای لێ دێکە ئەم کۆمەلگاچی لێ دێ زیاتر بەرەو دەستەمەوەی دەڕوە ئەم دەستەمەبوونەوەمان لێ دەکات ژیانی هەر هەموو چین و توێژێک لە کۆمەلگاکەدا بەرەو عەزاب و ئازاری زیاتر بڕوە لە نیشتیمانی ئێمەدا من بە شتەکە ڕوونە هەر کەسێ خۆ بەڕاستی لەو لایەنە لە خەت نەدا بە زمانی بازاڕی با بڵێم ئەوە دەبینێت ئاوەدانی گەورەی ئەم نیشتیمانە بیناسازیە یاخود هاوردەکردنی تەکنەلۆژیایە بە تایبەتی سیارات جا بەڕاستی ئەگەر دیقەت بدەین ئەمانە نەک نابنە نیشانە و بنەمای ئاوەدانی نیشتیمانێک بە پێچەوانە و ئەمانە هۆکارن بۆ بەکاربەری زیاتری گەلی ئەم نیشتیمانە لە هەمان کاتدا برنەدەری ئەو سەروەت و سامانە نقودیەی کە هەیە لە نیشتیمانەکەتدا و کە بەرە و قەیرانی نقودیشت دەبا جا بەڕاستی ئەمە ئەم کۆچی گەنجە وەکو گوتم لە ئاخیریدا بە جۆرێکدا بەسەرماندا دەشکێتەوە کە زیاتر دەرفەت دەدا کە وڵاتانی تەماحکاری سەر ئەم نیشتیمانە ئەم پارچە نیمچە ئازادکراوەش کە هەیە ئەمەشیان دووبارە لەدەست بدەینەوە کە بەڕاستی یعنی بەداخەوە دەڵم کە ئێستا زۆرجار لەو پەڕی ناچاریەوە گومانم لەوە نییە کە هیچ کەسێک تاوانکاریەکانی ڕژێمی بەعس و بە تایبەتی سەدام حوسێنی لەبەرچاو
لا ناچێ ئەوەی کە بینیوێتی ئەوەی کە بیستویەتی بەڵام لە هەمان کاتدا دەبینی لەو پەڕی نائومێدیەوە لەو پەڕی بێمتمانەیە بە خودی ئەم دەسەڵاتە خەڵک وای کردووە لە هەڵوێستێکی لە ڕووداوی ئەم ماوەی ئەم چەند ڕۆژەدا خەڵک مەدح و سەنای سەدامی ڕژێمێکی وەک بەعسی خوێنمەژ و سەدامێکی دیکتاتۆر بکات کە بەڕاستی ئەمە هەموو ئەو فشارانەیە هەموو ئەو نەمانی ئەو دەرفەتی ژیانەیە بۆ گەنجان کە لەم نیشتیمانەدا لە سایی دەسەڵاتەوە ڕوویداوە بە فعلی کاریگەرێکی زۆر گەورەی نەرێنی دروست دەبێ و لە ئێستاوە سەرداوەکانیشتی سەری هەڵداوە بۆچی ئەگەر تەماشا بکەی ببرن هەر لە سۆشیال میدیاوە تەماشا دەکەی کاتێک کۆمنت دەنووسرێ بۆ خودی پەیجەکانی دەسەڵات کە لە دژی دەسەڵات دانەوێ هەڵوێستی خۆیان بنوێنن تەماشا دەکەی لە باتی بە شێوەیەکی منطقی یاخود بە شێوەیەکی زانستی یاخود بە شێوەیەکی ئاسێکی باڵا ڕخنەکانیان مافی خۆیان ینی داوا بکەن یاخود سەرنجی خۆیان لەسەر کۆی چەوتی دەسەڵات بدەن بە شێوازێکی زۆر خراپ یاخود بە شێوازێکی زۆر دژایەتی یاخود لەسەر شێوازێکی زۆر ڕق هەڵوێستەکانیان دەردەبڕن. ماوەستاسۆ خۆشت ئاماژت بۆ کرد کە بەشێکی زۆر لەو گەنجانەی کە زیاتر پەرایەزکراونە و گەنجانن کە لە شوێنە دوورەکانن بۆ لادەکان یاخود لە نێو سەنتەری شارەکاندانین کالێکی زیاتریان دەست بکەوێت ئەم گەنجانە دەبێت چی بکەنەوە بۆ یا بە گشتیەگەر باز لەو بکەین کە چی بکرێت کە گەنج کۆچنەکە هەر لە وڵاتەدا بمێنێتەوە ڕاستە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان سەبەبی ڕئیسین بۆی کە گەنج پەراوێز بخرێت بەڵام ئایا ڕۆڵی گەنجان خودی گەنجان دەبێت چۆن مامەڵە لەگەڵم دۆخەدا بکەن چۆن بتوانن کارێکی بچوو یاخود بە شواز لە شوازەکان مەشغوڵ بوون لە ژیاندا و شارێکی تاویان هەبێت کە ئەم وڵاتە بەجێنێڵن ئەگە زۆر بە کورتی چکڵ من ئەوەی کە کۆی قسەکانی کە کردومە تا ئێستا بەڵێ یعنی ئەوەی کە قسەم لەسەری کردو تەنیا لایەنی ئەوە بۆ کە ئەم گەنجە بۆچی ئەوە بەرە ئەوروپا دەڕۆ بۆچی ئەوەندە ناومێدە بەڵام لە هەمان کاتدا بەشێک لە ئەوەی کە بەرپرسیارەتی لەسەر خودی هەر تاچێکە بەڕاستی پێ بڵم یعنی ئەمن بۆ خۆم لەگەڵ ئەو ڕەیە نیم کە لاوان بەو شێوازە مامەڵە لەگەڵ خودی خۆیان و ژیانی ناو کۆمەلگا و نیشتیمانەکەشیان دەکەن بەڕاستی کە ئەمە جێداخە هەچەند وەکو گوتی پێشتر ئاماژەم پێکرد هۆکارەکان دیارن کە بۆچی لاوانمان گەیشتون بەو قۆناغی تەمان هەموو کۆمەلگا پێویستی بە پەروەردەیە کۆمەلگای ئێمە وەکو گوتم لە وێزگەکانی پەروەردەکردنی گەنجدا بەڕاستی لەو پەڕیش کەسدا بوو نیانتوانی وەلاوەکان منوالێ بکەن کە بە شوێکی زانستیانە فعلەن لە دۆخەکان تێبگەن تا هەڵوێستەکانی خۆیان بنوێنن بە فعلی ئەرکی گەنج لەم دۆخەدا ئەوەیە کە بەڕاستی چیتر بیر لە ڕۆشتن و هەڵاتن لە ڕووداوەکانی یاخود لە سەختیەکانی ژیان نەکاتەوە هەڵاتن چارەسەر نییە ئەمە بەڕاستی دەبێت ناوی لێ بنین هەڵاتن لەبەرەوەی هیچ ئومێدێکی تر ئێستا بە تایبەتی لەم دۆخەدا لە ئەوروپاش ئومێدی ژیانکردنە نەماوە کەوا بێمە هەڵاتنە لە واقع پێویستە ئێمە ئەو واقعە بەدەستی خۆمان بگۆڕین نەگلاوان کۆمەلگای کوردی بە تێگڕا پێویستە چیتر پشت بە هێزی دەرەکی یاخود بە دۆزینەوەی گەڕان بە دوای فریادڕەستدان نەبێت بۆ گۆڕینی هەموو سەرتاپای جونگەکانی ژیان لە کۆمەلگای کوردیدا و لە هەرێمی کوردستاندا پێویستە ئەم گەلەی تر پشت بەخۆی بەسێت پێویستی تر هەز بە بەرپرسیاریت بکە لاوانمان بە تایبەتی لاوانی شار و شارۆچکە بچووکەکان ناحیەکان و بە تایبەتریش لادەکان لە لادەکان بەڕاستی پێویستە ئیتر دەست بکەنەوە بە ئاوادانکردنی نیشتیمانەکەی خۆیان یاخود لادەکەی خۆیان و بگەڕێنەوە بۆ ئەو دۆخەی کە بەڕاستی تێیدا سربەست و سربەزانە توانیویان ژیان و بژێوی خۆیان وەکو باپیرانیان چۆن بنیاتیانەوە بنیاتی بنێن ئەمە لەلایەک لە شار و شارۆچکەکانە هەمیشە بەڕاستی لاوان پێویستە لە دەوری یەکتر کۆ ببنەوە بە شێوازێکی منطقی یاخود لە شێوەی لەسەر فکر و فەلسفەیەکی سەردەمیانە بتوانن بە دوای کێشە و چارەسەری کێشەکانی خۆیاندا بگەڕێن واتە لێرەدا پێویستە کاتێک ئەگە دەسەڵات هیچ دەرفەتێکیان بۆ ناهێڵێتەوە بۆ ژیانکردن بیر لە گۆڕینی ئەم ڕژێمە بکەنەوە لە نیشتیمانەکەیاندا. بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ مامۆستا سۆکۆساری لە ڕانیەوە لەگەڵمانە بوو چالاکوانی مەدنی سپاس بۆ کاتی بێمت بەخشی ئەزیزانمان ئێستاش دەچینە لای بابەتەکانی ترمان کە کۆمەڵە ڤیتیمان بۆ ئامادەکردوون لەو بارەوە ڤیتێکمان هەیە لە چەمچەماڵ فستیڤالێک بەڕێوە چۆ بە ناوی فستیڤاڵی سۆزی دایک بابێکۆ بینەری ئەو ڤیتێبین تاوکارانمان لێ بۆیان ئامادەکردوین.
بە بەشداری دەیان خاوەنکار لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان فستیڤاڵی گەورەی سۆزی دایک لە قەزای چەمچەماڵ بەڕێوەچوو. لە فستیڤاڵەکەدا گرنگی بە نمایشکردنی بەرهەمە ناوخۆیەکان و کاری دەستی خانمان و بەرهەمی جۆرا و جۆری خاوەن پیشە جیاوازەکان دراوە. ئەوەی بەلای هاوڵاتیانەوە گرنگە ئەوەیە پێویستە خاوەنکارەکان ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان بکەن و داشکاندن لە نرخی کاڵا و شتومەکەکاندا بکەن. زۆر گرنگە هیوادارم پێشکەوە هیوادارم شتی تازەتریش بێ لەگەڵەوە شتی جوانتریش بێ بۆ شارەکەمان شتێکی جوان و تازێ. هیوادارم سعرەکانە داگرن سعرەکانم تۆزە لە بازاردا کەمتر بێت لەبەرەوەی خەڵک بتوانە بیکڕێ و زیاتریش بێت بۆ ئێرە وەڵا بێ ڕچاوی و شتە بکرێ ئەرەوەڵا لەبەرەوەی لەم کاتەیە بارودۆخی خەڵک زۆر باش نیە. هیوادارم شتەکان هەزانتر بێ بۆی خەڵک بتوانێت زیاتر بیکڕێ. ئێمە وەکو کتێبخانەی کارزان لەم فستیڤاڵە گەورەدا بەشدار بووین ئەمساڵ و لە فستیڤاڵەکانی تریشا ساڵانە بەشداری یەکەین. هەموو جۆرێکی تایە بەڵام زۆربەی زمانی کوردیە لە هەموو بوارەکانە جوگرافیا مێژووە ئاینیە مناڵانە هەموو بابەتانەمانەیە و ئەیفرۆشین. ئەم فستیڤاڵە گرنگێکی زۆر زۆریە هەم یەکەم بۆ شارەکەی خۆمان کە زیاتر بەناوبانگیەکە خەڵکێکی تر سەردانی یەکەن و هەلێکی کاری باش بۆ ئەو کەسانە ڕەخسەنێک کە ئیش و کاری خۆیان هەیە و لە سنەواتوم بەشداریمان کردووە بۆم فستیڤاڵەوە وەختە ئەم شتانیشمانی تر هێن سنەیە و گەنمەشامیە و نان برنجیە و ئاردینۆکە و کلوچە بە خوورمایە و کونجیە و ئەو شتانەیە. بابەتەکان بابەتی خۆماڵی ئەرێوەڵە هەمووی خۆماڵیە هەمووی خۆماڵیە و هەمووی دەرەجەیەکی شتی ئەمە چوارمین پەنجمین جارە من لێرە بەشداری شەکەم. دەوەڵا هەر داشکانمان کردووە من هەمیشە لە فستیڤاڵەکانە تەواوی بازارەکە بگەڕە شتەکانم لە هەمووی خواردترە. با وتەی سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە بێت ئەم جۆرە چالاکیانە دەرفەتێکی باشە بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ دەیان دەرچووی زانکۆ و پەیمانگا لەلایەک و هاوکات گرنگیدانە بە بەرهەمە ناوخۆیەکان و ئاشناکردنی نەوەی نوێیە بە بەشێک لە کەلوپەلە کۆنەکان و خواردنا کوردەواریەکان. فستیڤاڵەکە پێک دێت لە بەشی بازارسازی ڕۆشنبیری هونەری و کلتوری. لە بەشی بازارسازیدا هەموو هەوڵێکی من دروستکردنی بازارێکی پڕ لە فرۆش و ژینگەیەکی تایبەت بە فرۆشەران بووە. لە بابەتی کلتوری مەبەستی بە بیرهاتنەوەی ئەو کلتورەیە کە ڕۆژ بە ڕۆژ خەریکە لەناومان کاڵ ئەبێتەوە. لە بەشی هونەریدا لەژێر دروستنی هونەر بەشێکی گرنگی کلتورە فستیڤاڵی سۆزی دایک ئەو هەوڵە گرنگەیە کە خزمەتی هونەر و زیاتر ناساندنی کلتورمان دەکات لە ڕێگەی ستایلی ڕستنی هونەرمەندانەوە کە لەگەڵدا بوونەریتی ڕەسەنایەتی کوردی دەگونجێت نەک بێ مەعناگەریمی. لەم فستیڤاڵەدا خەڵکانی هەورامان سنا هەڵەبجا کەرکووک کەلار بەشدار بوونە. فستیڤاڵی گەورەی سۆزی دایک لە قەزای چەمچەماڵ بڕیارە بۆ ماوەی 5 ڕۆژ کارەکانی بەردەوام بێت. تیایدا جگە لەوەی گرنگی بەلایەنەکانی کولتوری هونەری بازارسازی ڕۆشنبیری و بەرهەمی خۆماڵی دراوە ژمارەیەک پێشەنگای تایبەت بە قورئانی پیرۆز و بابەتە ئاینیەکان و کتێبە جۆرا و جۆرەکان بەدی دەکرێن. هاوکات فستیڤاڵەکە لەلایەن ژمارەیە گەنجی خۆبەخشەوە سەرپەرشتی دەکرێت کە بە وتەی خۆیان لە ڕووی مادیەوە قازانج نەویستە. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ چەمچەماڵ. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە ساڵانی ڕابردووتردا کۆمەڵێک نەشتەرگەری دڵ لە دەرەوەی وڵات ئەنجام دەدرا بەڵام خۆشبەختانە لە ئێستادا لە شاری سلێمانی کۆمەڵێک نەشتەرگەری گرنگ ئەنجام دەدرێت کە پێوەستن بە دڵەوە کە نەخۆش پێویستەکات نەچێتە دەرەوەی وڵات وە لە شاری سلێمانیدا ئەنجام دەدرێبزانین ئەو نەشتەرگەریانە چین کە بۆ دڵ ئەنجام دەدرێت وە بەگشتی هاوڵاتیان چۆن خۆیان بپارێزن لە نەخۆشیەکانی دڵ و کۆمەڵێک ڕێنمایی کە ئەو پزیشکە ڕێزە میوانی بەنامەکەمانەوە دەمانداتی و زیاتر گفتوگۆ لەگەڵ میوانەکەماندا دەکەین. بەڕێز دکتۆر دانا حەمەباقی بەڕێوەبەری نەخۆشخانەی بوژانەوەی دڵ لە سلێمانی. کاک دکتۆر سڵای خوا لێبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە بەڕێستان و سڵاو لە هەموو بینەرانی پەیام تیڤی.
زۆر سپاس کاک دکتۆر ئەگەر باز لەوە بکەی کە لە نەخۆشخانەکانی سلێمانی تایبەت بە دڵ چ جۆرە نەشتەرگەریەک ئەنجام دەدرێت بۆ نەخۆشەکان باز دەکرێت کە کۆمەڵێک نەشتەرگەری لە ساڵانی ڕابردووتر لە دەرەوە ئەنجام دەدرا خۆشبەختانە ئێستا لە سنتەرەکەی ئێوە لە نەخۆشخانەکانی ئێوەدا ئەنجام دەدرێت. بەڵێ زۆربەی ئەو نەخۆشیانی ئەو نەشتەرگەریانی کە بۆ نەخۆشەکانی دڵ ئەنجام دەدرێت لە دەرەوەی وڵات لە ئێستاشدا لە نەخۆشخانەکەی ئەمە سپاس بخوا وجودی هەیە هەر لە نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنەوە تاوەکو دانانی ئامێری پیسمیکەر بۆ نەخۆشانەی کە کێشەی کارەبایی دڵیانەیە و هەموو جۆرەکانی نەشتەرگەری دڵی کراوە لە گۆڕینی زمانەکانی دڵ یاخود گۆڕینی خوێنبەرەکانی دڵ هەمووی بە خۆشحاڵیەوە لە نەخۆشخانەی دڵ لە سلێمانی ئەنجام دەدرێت لە ئێستادا. باز لە کۆمەڵێک نەشتەرگەری دیکە دەکەن کە ئەنجام دەدرێت و نەشتەرگەریانە چین کە ماوەیەکە وەستێنرا و ناتوانێت ئەنجام درێت لە سەرەکەیەوە و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ نەخۆشخانەی دڵ لە سلێمانی یەکێکە لەو نەخۆشخانانەی کە لە هەموو پارێزەکانی عێراقەوە هاوڵاتیان سەردانی دەکەن بە مەبەستی چارەسەر وەرگرتن و نەخۆشخانەی دڵ تاکە نەخۆشخانەیە لە سنووری پارێزگای سلێمانی کە پێوترێت تێشەری سەنتەر هەموو جۆرەکانی نەشتەرگەری دڵ و قەستەڕە و شەبەکە و باڵۆنی تێدا ئەنجام دەدرێت. بەڵام بەداخەوە لە کۆتایی ساڵی 2021 و ساڵی 2022 بەهۆی سەرفنەکردنی شایستی داراییەکان بۆ ئەو کۆمپانیانی کە بێداویستی پزیشکی و ئێنن بۆ نەخۆشخانەکەمان ناتوانین وەکو ساڵانی پێشوو لە خزمەتی هاوڵاتیان ناوین. ئەگەر بێت و سەیری ئامارەکانی ساڵانی پێشوومان بکەین لە ساڵی 2010 و 2021 ڕێژەیەکی زۆر لە قەستەڕە و شەبەکە و باڵۆن و نەشتەرگەری دڵی کراوە لەم نەخۆشخانە ئەنجام درراوە. بەڵام ئەم ساڵ بۆ هۆکاری نەمانی پێداویستی پزیشکی هەر لە بدایەتی ساڵەوە ئەوە بوو بۆ ماوەیەکی کاتی ئیش لە نەخۆشخانەکەمان ڕاوەستا و پاشان لە ناوەڕاستی مانگی چوارە ناچار بووین کە ڕێژەی ئەو نەشتەرگەریانەی کە هەر پزیشکێک ئەنجامی دەدات بە لە ساڵ 50 کەمی بکەینەوە بۆی نەمانی پێداویستی پزیشکیەوە و لە ئێستاشدا ینی ڕێژەکە ینی ئەو پێداویستیانی کە لە بەردەستایە زۆر کەمی کردووە بە ناچاری هەموو نەشتەرگەریەکی سارد واتەوانی کە بە مۆعید نەخۆش مۆعیدی بۆ وەردەگرێت لە نەخۆشخانەکەمان ڕاوەستاوە تەنها حاڵاتی کتوپڕ نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجام دەدرێت و ئەو ڕێژە پێداویستی کە لە بەردەستمایە لە ئێستادا ڕەنگە هەر بەشی 8 ڕۆژ بۆ 10 ڕۆژی تر بکات ئەگەر بێت و ئەو پێداویستیانی کە ئێمەمانەوێت بۆمان دابین نەکرێت ڕەنگە لە ناوەڕاستی هەفتەی داهاتووە ئیتر نەتوانین نەشتەرگەری کتوپڕیش بۆ ئەو نەخۆشانی کە ژیانیان لە مەترسیدا ئەنجام بدەین. زۆر باشە ئێوە داواتان کردووە کە شایستەدارەکانتان بۆ خەرج کرێ بۆ ئەوەی کە هاوکار بن هاوکاری ئەو نەخۆشانە بن بە تایبەتی کە دانەوێت نەشتەرگەری دڵ بکەن ئەگەر هاتو ئێوە نەتوانن لە سنتەرەکەتان چارەسەر بۆ ئەمانە بکەن ئایا دانێرنە دەرەوەی وڵاتی یاخود ڕێنمایان دەکەن بچنە شوێنی تر بۆ ئەوەی ئەم نەشتەرگەریانە ئەنجام بدەن؟ بەڵێ ئەو نەخۆشانی کە پێویستیان بە قەستەڕە و شەبەکە و کتوپڕ ڕاستی زۆربیان و نەخۆشان کە جەڵتەی دڵی یاون و جەڵتەی دلیش لە هەموو دنیادا ئەگەر بێت و لە چەند کاتژمێری یەکەمدا نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنیان بۆ ئەنجام نەدرێت ئەتوانم بڵێم لە ساڵ 25 بەرەو سەرەوە خطورەت لەسەر ژیانیانە بێت بۆیە لەو کاتەدا ئەگەر بێت و ئێمە پێداویستی پێویستمان نەبێت بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە لە نەخۆشخانەکەمان بە ناچاری ینی ناچاری نەخۆشەکان بەدیلێکیان بینێ ئیتر بەدیلەکە لە نەخۆشخانە تایبەتەکانە زیاتر چکە ڕاستی ئەم جۆرە حاڵەتە کتوپڕانە ناتوانین پێیان بڵێم بچنە دەرەوەی وڵات چکە ئەمە پێویستە لە چەند کاتژمێرێکە ئەو نەشتەرگەریان بۆ ئەنجام بدرێت بۆیە بە ناچاری ڕەنگە بە نەخۆشەکان بڵین کە ئەم پێداویستیانی کە ئێستا لە نەخۆشخانەی حکومی و لە لای ئێمە نەماوە لەو نەخۆشخانە تایبەتانە هەیە و ئەتوان سەردانی ئەوان بکەن بۆ ئەنجامدانی ئەو نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنە بە شێوەیەکی کتوپڕ. کاک تۆ زۆر جار هەنێک نەخۆش باز لەوە دەکات کە بۆیە ئەم نەشتەرگەری ئەنجام نادرێت بۆی کە نەخۆش بە سیمی پرڤایت ئەنجامی بدات ئەم نەشتەرگەری یاخود پەنابەرێتە بەر نەخۆشخانە تایبەتەکان زۆرجار ئەو پزیشکانی هەندێکیان دەڵێت ئەم نەشتەرگەری لەوانێ سەرکەوتو نەبێت لەم نەخۆشخانەی ئەنجامی بدە بڕۆ فڵانە نەخۆشخانە لە دەرەوە ئەنجام بدە بە سەرکەوتوی ئەنجام دەدرێت و ینی کۆمەڵە شتی لەم بابەتەوە باسەکرێ ئەمە تا چەند بوونیان هەیە و تا چەند ڕاستن.
بەنسبەت نەخۆشخانەی دڵ لە سلێمانی ئێمە نەشتەگەری سێمی پرایڤێتمان نییە هەموو نەشتەرگەریەکانمان بەیانیان ئەنجامەدرێت تەنها حاڵەتانە نەبێت کە کتوپڕن بەجەڵتەی دڵ داخلی نەخۆشخانە بن لە دوای نیوەڕۆیە یاخود لە شەوای تر دوای 12 شەویش یعنی پزیشکەکانمان بە خۆشحاڵیەوە ئامادەن و نەشتەگەریان ئەنجام بدەن بەڵام لە کاتێکدا پزیشکی لە بەردەستمانە نەبێت ژیانی نەخۆش نەخێر بڕێک پارە لە نەخۆش وەردەگیرێت کە ئەو پارێ لە ئەو ڕێژەی کە وەرەگیرێ لە نەخۆش لە ئەنجومەنی وەزیران بۆ هەر سێ سنتەری دڵی سلێمانی و هەولێر و دۆک هەمان شتە کاتێەوە دەتوان دڵنیایی بن بە هاوڵاتیان کە لەلایەنی پزیشکی ئەو هیچکەم دەرخەمیەکتان نییە بەڵکو تەنها ئەوەی کە کێشەی بۆ سنتەرەکە ئێوە دروست کردو ئەوەیە کە ناتوانن پێداویستیە پزیشکیەکان دابین بکەن بۆی بە شێوازێکی سەرکەوتو ئەم جۆرە نەشتەرگەریان ئەنجام بن. بێگومان ئامارەکان ئەومان پێڵێ گەر بین و سێری ئاماری ساڵی 2021 بکەین لەم نەخۆشخانەیە نزیکی 5,000 قەستەڕ ئەنجام درراوە و نزیکی 2300 نەشتەرگەری شەبەکە و باڵۆن ئەنجام درراوە کە باوەڕ ناکەم بە هەموو نەخۆشخانە تایبەتەکانی کوردستانەوە ئەوەنە نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆنی تێدا ئەنجام درراوێت ینی بە دڵنیایەوە تاکە کێشە کە ئێستا لەم نەخۆشخانەیە هەبێت نەبوونی پێداویستی پێویستە بۆ ئەنجامدانی ئەم نەشتەرگەریانە ناپزیشکەکانمان بە خۆشحاڵیەوە 24 کاتژمێر لە ڕۆژانی پێشووتردا ئامادە بوون بۆی کە قەستەڕ و شەبەکە و باڵۆن بۆ ئەو نەخۆشخانەی کە ڕوو لە نەخۆشخانەکەمان دەکەن بکەن بە شێوەیەکی کتوپڕ ینی نەخۆش هەبووە ساعت 3 شەو ساعت 4 شەو دکتۆرەکە گەڕاوەتەوە قەستەڕ و شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجام داوە بەڵام ئێستا تاوەکوتوانم لەم تا هەفتەی داهاتوە توانین بەم شێوەیە بەردەوام بین. دەزانین ماوەی چەند ساڵێکە دامەزراندن بۆ دەرچوانی بەشە پزیشکیەکان نییە ئایا نەبوونی کارمەند لەو بەشانی ئێوەدا کاریگەری هەبووە لەسەر سستبوونی ڕێوشوێنەکانتان لاوازبوونیەوەی کە کاروبارەکانتان بە شێوازێکی باشتر وەکو جاران نەچێت بەڕێوە لەگەڵەوەشدا کە دەزانین ساڵانە کارمەندێکی زۆر خانەنشین دەکرێت و ناتوانێت گەنجان یاخود ئەو کەسانی کە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان دابمەزرێن لەو بەشانە و لەو نەخۆشخانەی ئێوەدا. بەڵێ بەنسبەت کارمەندانەوە کێشێکی گەورەمانەیە بەڵام دەرچوانی کۆلێژی پزیشکی گشتی ئەوە ساڵانە دامەزراندنیان بۆ دەکرێت ویست کێشێکمانێ لە ڕووی ژمارەی دکتۆرەوە بەڵام لە ڕووی ژمارەی پەرستاران و کارمەندانی پزیشکی کێشەیەکی زۆر گەورەمانەیە خۆت ئاماژەت پێدا ساڵانە کارمەند هەیە خانەنشین نەبێت و کارمەندی شمانەیە بەر هۆکارێکی تر بێ بۆی نەخۆشیەوە یاخود بۆی مناڵبوونەوە کارمەند پشوو وەردەگرێت بەڵام لە ئێستادا هیچ بەدیلێکمان ینی زۆربەی کارمەندەکان کە لەم نەخۆشخانەیە ئەڕۆن بە هەر هۆکارێک بێت بەدیلێکمان نییە و ئەمەش کێشێکی زۆری دروست کردووە ئێستا لە نەخۆشخانەی ئێمە لە نەخۆشخانەی دڵ لە سلێمانی زیاد لە 80 کارمەندی خۆبەخشمەیە ینی زیاد لە 80 کارمەندم کە کار لەم نەخۆشخانەیەکەن خۆبەخشن ینی هیچیان دامەزراندنیان بۆ نەکراوە کە لە ڕاستیدا ئێمە پێویستێکی زۆرمان پێیەتی بە کارمەند و ڕێژەی کارمەندانەی کە ڕەسمین ڕێژەیان زۆر کەمە ئەگەر بێت وەکو خانەنشینی تیا بێت و یاخود هەر کەسێکیان بەر هۆکارێک نەتوانن بەردەوام بن لە دەوام ئەوە کێشێکی زیاترمان بۆ دروست دەبێ و ناشتوانم لەو ڕێژەیە زیاتری کارمەندی خۆبەخش وەربگرێت. زۆر باشە کاک دکتۆر نەخۆشخانەی دڵ لە سلێمانی بەڵێ ئاماژەت بەوە کرد کە ئەم نەخۆشخانەیە لە شارەکانی هەولێر و دۆک و شوێنەکانی دیکەش بوونی هەیە هەستان کردووە جیاوازی دەکرێت لەگەڵ شوێنەکانی دیکە ئەواتە ئەو نەخۆشخانەی کە لە سلێمانیدا هەیە زۆرێک لە بەرپرسان و پەرلەمانتاران لێرە لێ باز لە جیاوازی زۆر دەکەن لەو بارەی داهات و شایستە دارایەکانەوە کە بۆم پارێزگای سرف دەکرێت بۆ نمونەیەک ئەگەر باسکە لەم نەخۆشخانەی ئێوەدا ئەمەش بەدی دەکرێت. بەڵێ بەنسبەت نەخۆشخانەی دڵ لە سلێمانی بەڵێ ئێمە ئەو پارەی کە لە نەخۆش وەردەگیرێت زۆربەی ئەگەڕێتەوە بۆ خەزیێنەی حکوومەت و پاشان بڕێک لەو پارەیە وەکو هاندان دەدرێتەوە بە کارمەندان و پزیشکان و ئەوەی تریشی ئەگەڕێتەوە بە خەزیێنەی حکوومەت بەڵام لە نەخۆشخانەکانی تر لە دۆکی جوابزان بەمان شێبەست لە هەولێر ئەو پارەی کە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت نەخۆشخانەکە ناگەڕێنێتەوە بۆ حکوومەت و خۆیان لە نەخۆشخانەکەەوە پێداویستی پێویست بۆ نەخۆشخانەکە دابین دەکەن لە نەخۆشخانەی سلێمانی و دۆک لەبەرەوەی ڕێنمایی ئەنجومەنی وەزیران ئێمە نامانەوێت
دژ بە ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران کار بکەین. ینی ئەوان بابەت نابن بە ڕێنمایەکان ئەو ڕێنمایی کە بۆ ئێوە ژات و بۆ ئەوانیش ڕۆشتووە بۆ هەموو بۆ مسەنتەرەکانی دڵ ڕۆشتووە لە هەولێر و سلێمانی و دۆکیش لە مانجی دەی 2021ەوە. زۆر باشە وەک دەزانین ینی ئەمە شوێنێکی پێویستە کە وڵاتیان ڕووی تێ بکەن بە تایبەتی لە نەخۆشیەکانی باری دڵە کە ئەم سنتەرانە بەڕاستی گرنگن و هاوڵاتیەکی زۆر لە تەمەنە جیاوازەکانە دێن نەشتەرگەری لێو ئەنجام دەدەن. ئێوە ناتوانن کە دڵنیاییەک بنەوە بە هاوڵاتیان کە ئەم نەشتەرگەریانە دەست پێ بکاتەوە یاخود ئەوەکەوەی کە باسە کرد هەفتێکی تر نەوەستێنرێ و ئیتر ئەگەر هاوڵاتیەک پێویستی بڕوو بکاتە سنتەرەکەی ئێوە نەشتەرگەری بۆ ئەنجام نەدرێت. ڕاستی دڵنیایی ناتوان لەلایەن خۆمە من دڵنیایی بم بەی هاوڵاتیە ینی پەیوەندی بە ژیانی نەخۆشەوەە بە هاوڵاتیان بڵێم هۆکارەکەوەی لە بانکەکانەوە شایستی دارایی بۆ کۆمپانیەکان سرف ناکرێت ئەو پێداویستیانەی کە بۆ نەشتەرگەری قەستەڕ و شەبەکە و باڵۆن بەکارێت ئەو بڕەپارەی کە پێویستە پارەیەکی زۆرە لە ئەنجومەنی وەزیران وەزاری داراییەوە مانگی 450 میلیۆن بۆم نەخۆشخانەی دابین کراوە بەڵام لە ئێستادا لە بانکەکان بڕێکی زۆر کەم پارە بۆ کۆمپانیەکان دابین دەکرێت هەنی لە سا نازام دووە سێ چەندێکە ینی کۆمپانیاکە چێت داوای لاانە ملیارێکی لای حکوومەتە ئەچێ 50 میلیۆن بەشی دوو ڕۆژی ئیشکردنی ئەم نەخۆشخانەیە ناکات ینی زیاتر کێشەکان لەوەیە کە بانکەکان بە بیانووی ئەوەی کە موچە خۆران دەدەن بانکەکان پارەی تێدانەمەوە ناتوان شاستەدارایەکان بۆ کۆمپانیانە دابین بکەن کە بەداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەکەمانێن. کاک دکتۆر بە دیاریکراوی کام نەشتەرگەریانن کە لە ئێستادا ئەنجام دەدرێن و کامانەشن کە ناتوانرێت ئەنجام بدرێت. لە ئێستادا بەس نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆن بە شێوەی کتوپڕ ئەنجام دەدرێت لە نەخۆشخانەکەمان هەموو حاڵەتێکی سارد نەخۆش کە پێویستی بە قەستەڕە و شەبەکە و باڵۆن بێ بە شێوەی سادانی بە مەوعید ئەوانە هەمووی ڕاگیراوە و ئەوەشی کە ئەنجام دەدرێت بە شێوەی کتوپڕ تەنها بۆ ئەوەیە ژیانی نەخۆشەکە لە مەترسی ڕزگار بکرێت ینی ئەویش بڕێکی زۆر کەم لە شەبەکە ماوە ینی شەبەکە کە بەشی سەرەکی پێداویستیەکانە بۆ ئەنجامدانی قەستەڕە و شەبەکە و باڵۆن ینی ئەگەر بین و سەیری بکەین زۆربەی حەجمەکانم نەماوە ینی کە تۆ لە ساڵی نەشتەرگەریان لە ساڵی قەستەڕەیان بە کارمەندەکان ئەڵێم ئەو حەجمەم بەرێ ئەڵێ نیمانە ینی زۆربەیان نەماوە ینی هەندێکیان هەندێک لە ماوەدەکان بە تەواوی کەمی کردەوە هەندێکیان حەجمەکانیان نەماوە ینی ئەوەی کە پێویستە بۆ پزیشکەکە کە نەشتەرگەریەکە 100% بە سەرکەوتی ئەنجام بدات هەمووی لە بەردەستانیە. کاک دکتۆر چارەسەرکردنیم کێشە لەلایەن کێوەیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەو بارەوە چی دەڵێت واتە بە گشتی هەوڵەکانتان چین بۆ چارەسەرکردنیم کێشەیە کە کێشەیەکی گەورەیە و دڵ خۆت دەزانین کە نەخۆشیێکی زۆر گەورەیە ینی ئەگەر دەگاتە حاڵەتی مردن ئەگەر نەخۆشەکە زوو چارەسەر نەکرێت. چارەسەرەکەی تەنها ئەوەیە کە بانکەکان شایستە داراییەکان بۆ کۆمپانیەکانی دابینکردنی پێداویستی پزیشکی و قەستەڕە بۆ نەخۆشخانەکان دەمێ بزانم خەتا لە بانکەکانەوە یاخود لەسەر و بانکەکانەوە و پارەی شایستە داراییەکانیان بنێ وڵای ئەویان من ناتوان وەڵامی 100% بمەوە بەس ئەوەیە وەڵامی ئەوان ئەوەیە کە بانکەکان پارەی تێدا نەماوە و لە ئێستادا ئەفزەلیەت بۆ دابینکردنی موچە خۆرانە ینی ئەو پارەی کە چێتە ناو بانکەکان ئەڵێ ئێمە موچە خۆرانی پێتەواو دەکەین وەکو خۆتان ئاگادارن وەزارەتی خوێندنی باڵا ینی من خۆم کارمەندێکی وەزارەتی خوێندنی باڵام تاوەکو ئێستا موچەی مانگی 6 وەرنەگرتووە ینی ئەوان ئەڵێن ئەفزەلیەت بۆ ئەوەیە کە موچە خۆران تەواوکەین پاشان شایستەدارایی کۆمپانیەکان ئیتر بە کۆمپانیای پێداویستی پزیشکی قەستەڕەیە بۆ نەخۆشخانەی دڵ بۆ نەخۆشخانەی هیوای دەرمانە و بۆ هەموو کۆمپانیەکانی تر هەر لەوانەوە بگرە کە خۆڵ و خاشاک کۆ دەکەنەوە لە ناو شار شایستەدارایی هەموو زۆربەی کۆمپانیەکان وەستێنراوە بە بیانووی ئەوەی لە ئێستادا موچە خۆران تەواو دەکرێت وکەی ئەوەش تەواو بوو بڕێکی کەم پارێن بە کۆمپانیەکان کە وەکو پێم وتنیانی تۆ کۆمپانیایەک بایی ملیارێک پێداویستی پزیشکی بێنێ بۆم نەخۆشخانەیە تۆ مانگی 50 میلیۆنی بیتەیە ئەویش ئامادە نابێت ینی بە وەکو جاران وەکو ساڵانی پێشوو پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانەکە بێنێت.
دکتۆر دانا هۆکاریەوەی کە ئەم جۆرە سنتەرانە بەڕاستی وەلا دەخرێ هۆکارەکەی مەبەستێکی بازرگانیە کە دەیانەوێت گرنگی زیاتر بە نەخۆشخانە ئەهلەکان بدرێ واتە بێ بوونی ئەم کێشەی کێسە لە سنتەرەکەی ئێوە هەیە پێشتر دەتوانین بڵین جیاوازیەک هەبوو لە نێوان خستخانەکەی ئێوە و لە نێوان کردە تایبەتەکانە کە لە ڕووی ئەهەمیەتەوە لە ڕووی کەرەستەوە لە ڕووی شێوازی ئەنجامدانی نەشتەرگەریەکانەوە جیاوازیەک هەبوو بێ کە هاوڵاتی نەیتوانی بێ ئەو سوودە بەدەست بهێنێ کە لە نەخۆشخانەیەکی ئەهلی ڕەنگە بووی ئەنجام بدرێت. لە سنتەری تەندروست لە سێکتەری تەندروستی وەکو هەموو سێکتەرەکانی تر بەشی پرایڤێتیە بێگومان پرایڤێت ئەو کەسەی کە هەوڵەیات ئەو پارەی ئیستیسمار پێ بکات لە بەشی پرایڤێت چی پێویست بێ بۆ نەخۆشخانەکە دابینی ئەکات و نەخۆش خۆی لەوێ پارایات ینی بڕێکی زۆر پارەی لێ وەردەگیرێت بۆیە هەموو پێداویستیەکان لەوێ دابین دەکرێت بەڵام ئەوەی کە لە نەخۆشخانە گشتیەکانە نەخۆشخانە حکومیەکان ئەم ماوادانە بەپێی پێویست نییە یاخود جیازەکان جیازی کۆنن جیازی تازە نین ئەمەیان لە توانای حکوومەتی هەرێمدایە ینی حکوومەتی هەرێم تا ئەوە نەتوانای هەیە ئەتر لە ڕووی پێداویستی پزیشکیەوە بێ لە ڕووی نوێکردنەوەی جیازەکان بێت ینی ئەم نەخۆشخانەی ئێمە ینی بەردەوام بووین لە کارکردن بۆ چەندین ساڵ سەرڕای ئەوەش کە پێداویستی پزیشکی ڕووی لە کەمی بووەوە جیازەکانیشبان زۆر کۆنن ینی ئەگەر بین و سەیری بکەین دوو جیازی ئەنجامدانی قەستەڕەم هەیە کە ئەو دوو جیازە ساڵی 2006 و 2007 لەم نەخۆشخانەدانراوە ینی نووسراویشمان بەرز کردوێتەوە بۆ وەزارەتی تەندروستی بۆ ئەنجومەنی وەزیران تاوەکو ئەم جیازانەمان بۆ تازە بکەنەوە ئەنجاری وە هەبووە لە کاتی ئەنجامدانی نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنەکەیە جیازەکە ڕاوەستاوە بەڵام خۆشبەختانە دوسێ ساڵی ئەنجامدانی قەستەڕە و شەبەکە و باڵۆنمان هەیە لەبەرۆ ناچار بین نەخۆشەکە لە ساڵەیەکەوە بگوازینەوە ساڵەیەکی تر بۆیە لە کەرتی تایبەت ئەو کەسەی کە ئیستیسمارەکات لەوێ ئامادەی هەموو شتێ دابین بکە بەڵام لە کەرتی گشتی ئەوە لەسەر حکوومەتە کە پێداویستی پێویست بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان و ئامێری پێویست بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکان ساڵانە ناڕەنگە چەند ساڵێک جارێک پێویست کات ئەم ئامێرانە تازە بکرێنەوە چکە خۆتە زانیت زانستی پزیشکی ڕوو لە پێشکەوتنە و ساڵانە ئامێری تازە دێتە ناوە بەڵام ئێمە هەر بەو ئامێرە کۆنانەی کە پێشتر پێش 15 ساڵە لەم نەخۆشخانەدانراوە هەر ئەوانە بەکارێنی کاک دوکتۆرە گەڕەگەم ئەمە بکەمە دوایین پرسیار بەردەوامبوونیە کێشە گەورەی ئێوە چی دەخڵکێنێت چ زیانێکی دەبێت بۆ نەخۆش و بۆ هاوڵاتیان بەتایبەت لە سنووری پارێزگای سلێمانیدا دەزانین کە تەنها ئەم نەخۆشخانەیە بۆ ناو سنتەرەکە نییە ئەوانەی دەرەوەی سنتەرەکە و قەزا و ناحیەکانیش بۆ ئەم نەخۆشیانە ڕوو دەکەنە ئەم نەخۆشخانەی ئێوە واتە کێشەیەکی گەورە دروست دەبێت ئەگەر بەردەوامی هەبێت بێگومان وەکو ئاماژەم پێیا لە پێشتردا ینی نەخۆشی دڵ ڕێژەی هۆکاری یەکەمی مردنە لە هەموو دنیادا هەن نەخۆشێکە تووشی جڵتەی دڵ دەبێت وەکو پێم وتن ئەگەر بێت و نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنی لە چەند کاتژمێر یەکەمدا بۆ ئەنجام نەدرێت لە 125 بەرەو سەرەوە خطورەت لەسەر ژیانێ بێت ینی مەترسی لەسەر ژیانێ بێت ئەگەر نەخۆشێک بێت جڵتەی دڵی یاوە ئەو پرەپارەی کە لێرە وەردەگیرێت پارەیەکی زۆر نییە پارەیەکی کەمە بەراورد بە نەخۆشخانە تایبەتەکان بەڵام لە نەخۆشخانەیەکی تایبەت هەشت هێندەی ئەو پارەی ئێری لێ وەردەگیرێت ئەگەر بێت و نەخۆشەکە ئەو توانایی نەبێت کە و نەشتەرگەری لە نەخۆشخانەیەکی تایبەت ئەنجامدات لە کاتێکدا ئێمە پێویستمان نەبێت بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە و نەخۆشەکەش نەتوانێت لە نەخۆشخانەیەکی تایبەت ئەنجامی بدات بێگومانەوە مەترسی لەسەر ژیانێ بێت ینی لە 4 نەخۆشاتوان بڵێمێکیان مەترسی بۆ سەر ژیانێ بێت و ڕەنگە بێتەوە هۆکاری مردنی ئەو نەخۆشە زۆر سپاس بۆ دکتۆر دانا محەممەد باقی بەڕێوەبەری نەخۆشخانەی بژانەوەی دڵ لە سلێمانی سپاس دەکەین دکتۆر بۆ دەرفەتەی بەێمەت بەخشی هیوای تەندروستێکی باش بۆ هاوڵاتیان مەلازان و خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە کە لە سۆران پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین
أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا وهو العزيز الغفور بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة حطب في جيدها حبل من مسد والعصر إن الإنسان لفي خسر ئێمەوەکو ئەنجومەنی خوشکانی سۆرانی کۆمەڵی دادگەری ساڵانە هەردەستین بەکردنەوەی ئەو خولە هاوینانەی کە وەکە زانین کە بۆشاییەک لە خوێندنگاکان دروست بووە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییانە هەڵدەستین بۆ کردنەوەی ئەو خولانە لەو خولانەدا دەرسی ئادابەکان فێری قوتابیان دەکەین ئادابی دەستنوێژ هەڵگرتن و نوێژکردن و زیکرەکانی کە ڕۆژانە دەیخوێنین. دواتریش ژیاننامە پێغەمبەرمان بە کورتی فێری منداڵە چاوگەشەکان دەکەین و پاشانش قورئان خوێندن بە تەجویدەوە فێری قوتابی ئایزەکانمان دەکەین. ژمارەی قوتابیەکانمان نزیکەی 80 تەڵەبە ئەبن و تا وەکە زانیکەوە سوود و زانیارەکانی کە پێیان گەیشتووە قوتابی هەبووە کە شارەزایی باشی نەبووە لە ژیاننامەی پێغەمبەرمان لێرەدا ئێستا کە شارەزاییەکی باشی فێر بووە وە لە قورئان خوێندن دانەی زانیوە کەوا مەسەلەن چۆنێتی قورئان خوێندن بکووە وە بخوێنێتن لێرکوانە لە ئاستەکان لە پۆلی ینی 7 ساڵی پۆلی یەکەوە وەرگیراون تا ئاستی پۆلی 6 و 7 و 8 بۆ شێوەیە ئەو ئاستانەمان وەرگرتیان هەندێکیان هەنیان زانیە پیتەکانی کوردی و حەرەبیش ناناسن بەڵام لێرکوانەدا هەوڵمان داوە پیتەکانیان فێر بکەین و لەگەڵ خوێندنی قورئان پیرۆز. باسی مامۆستا بەڕێزەکان دەکەم کە فێری قورئانی پیرۆز و ژیاننامەی پێغەمبەر و ئادابە ڕۆژتەکانیان کردم و سپاس مامۆستاکان. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و بەخشندەی میهرەبان. سپاسی مامۆستاکان دەکەم کە لە خولی هاوین ڕێگای نەداکەوە کاتەکانمان بە فیرۆ بچن و فێری قورئانیان کردن و ئادابە ئیسلامیەکان و نەوتن و ناوە پیرۆزەکانی خودای گەورە و ژیاننامەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سپاسی مامۆستایەکان دەکەن کە فێری ناوەکانی خودای گەوریان فێرکردن. ئێستاش هەندێک لەمانە دەڵێم الرحمن الرحیم المالك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. قوتابیانی خۆشەویست وچی هەموو ڕۆژەکان ئەو ڕۆژ نوێژی حەسر دەکەین هەمووتان یەک ڕیز ڕاوەستن باشە کەستان بە خواری ڕانەوەستی باش هەمووتان پێتان بە یەکتر وەبیتن. چۆنن گوڵەکانم باشن؟ باشی. لە دەرسی ڕابردوو باسی چمان کرد؟ چێوە بیری مایە؟ بیانی ئازیز و خۆشەویست بابەتی خواردن بابەتێکی زۆر گرینگە چونکە ژیانی ئادەمیزاد ڕۆژانە ژیانی مرۆڤەکان ئینسان پێویستی بە خواردن هەیە لەبەرەوەی پێویستە بزانین بە چ شێوازێک خواردن ئەخۆین لەوەوەی تووشی ئازار نەبین و هەروەها تووشی ناڕەحەتی نەبین.
بە کامە دەست بە خواردنەکەی ئافرین دەی هەر کەسە لە پێشە خۆی دەست بە خواردن کات و بە دەستی ڕاست ئەگەر کەسێک بۆ نمونە کلێنکسی ویست داخۆ بە شێوازێک لە ناو دەرز باسمان کرد بە شێوازێک ئەڵێتە کەسی تەنیشتە خۆیان بەرامبەری ئەوەمان وێ بدە ئایا ئەبی کێشە دروست بکەین یان دەنگە دەنگ دروست بکەین یان بەهێمنی و بە جوانی داواکاریەکەی هەروەها ئەگەر لە ناوەڕاستی خواردن بووین ئەگەر لە ناوەڕاستی خواردن بووین بسمیلامان لەبیر چوو بوو ئەڵێن چی؟ عزیزانمان لە تەوەری سێمدا باس لە کاریگەری پەروەردەی ئیسلامی دەکەین لەسەر ڕەفتاری قوتابیان ئێمە بۆ چەندین جارە باس لەم بابەتە دەکەین لە پەیامی ڕۆژەوە چونکە بابەتێکی گرنگی دەزانین بابەتێک کە بەڕاستی دەبینین لە کۆمەلگای کوردیە کەلێنێکی دروست کردووە و ئەو بنەما جوانەی کە ئاینی ئیسلام هەیەی نتوانراونەوەکانی لەسەر پەروەردە بکرێ و لە قوتابخانەکاندا پەیڕۆ بکرێت ئەم وانەیە پەراوێزخرا و دەبینین کە ئێستا جۆرێک لە کاڵبوونەوەەوە جۆرێکی تر لە پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکاندا دەخوێنرێ ئەگەر بێت و ئەم بابەتە بە شێوازێکی دروست و بە شێوازێکی جوان لەسەر بنەما جوانەکانی ئاینی ئیسلام بوترێتەوە چ کاریگەریەک لەسەر ڕەفتاری قوتابیان دروست دەکات ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەگەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بەختیار ستار مامۆستا بەخێر بێ مامۆستا گرنگی پەروەردەی ئیسلامی لە خوێندنگەکاندا و لەسەر ڕەفتاری قوتابی بەتایبەت سرەتا دەستخۆشتانیەکەم بۆ میوانداریە دیارە ئاشکرایە پەروەردە بنیادنەری هەر کۆمەڵیەک لە پەروەردەوە دەست پێەکە ئێمە پێشەوەی کەوا باسین سەر پەروەردەی ئیسلامی پەروەردە بە شێوەیەکی گشتی هەموو ئەو وڵاتانی کەوا پێشکەوتون ئەگەر چ وڵاتێکێنیتەوە لە سنگافورە مالیزیا یابان هەموو ئەم وڵاتانە کە دەستیان پێ کردووە و گەشتنەوە بەم ئاستی ئێستا لە پەروەردەوە دەستیان پێ کردووە کەواتە پەروەردە بریتە لە خاڵی ئەساسی جەوهەری بۆ ئەوەی کەوا ئێمە کۆمەڵگەیەکی خۆشگوزرانیمان هەبێ کۆمەڵگەیەکی سەرکەوتومان هەبێ یعنی ناکرێت چاکسازی بکەی بەبێ واری پەروەردە پەروەردەش لە هەر شوێن و جێگەیەک ئەبێت ژینگەی خۆی هەبێت ژینگەی خۆی بۆ بڕەخسێنرێت ئەگەر نمونین نەمامێک دارێک بێنین لەگەڵ ژینگەیەکی لێرەیە لەگەڵ وڵاتێکی تراژ ناکرێ ئەم دارە ڕاستەوخۆی بیتە ئەو ژینگەیەوە بەڵکو ئەبێ ئاو هەوا و کەشی ئەو ژینگەی بۆی بگونجێ ئەنجا ئەم نەمامە بێن ئێمەش لە ژینگەیەکی کوردستانە ئەگە سەیریکەین پەروەردەمان بە شێوەیەکی گشتی لە ئاستی خراپایە ئەوەی کە ئێمە هەمان بە ئەو پەروەردەی پێشوو هەمان بووە لە چۆ سەری هەڵداوە ئەگەر سەری مێژوو بکەین سەری بخێنینەوە لە بواری پەروەردەیە ئێمە پەروەردەی پێشومان بریتی بووە لە پەروەردەی ئاینی ئێمە لە لێەوە وەردە لە ناو حجرەکان و دەستی پێ کردووە ینی ئەو کەڵە پیاوانی وەکو پیرەمێردی شاعیر وەکو تەنها گەورەمان هەیە نالی مەحوی ئەمانە هەمووی لە قوتابخانە ئاینەکانەوە سەریان هەڵدا بۆ یەک ڕۆڵی ئاین لەم ژینگەی ئێمەیە ڕۆڵێکی کاریگەری هەیە بۆ بنیانانی تایشێکی گەشت سندوو ناکرێت ئێمە بین باسی پەروەردە بکەین ئاین لێ بە دوور بکەین بەڵکو پەروەردە و ئاین ناتوانین بە دووشتی یەکشتن ناتوانین بڵین دووشتشن کە ئاین داوای چیمان لەکە هەموو ئەو کارە جوانانە ینی بە شێوەیەکی گشتی ئاین لەسەر لە هەموو ئاینەکان یعنی سید مەسیحی یەهودی هەموو ئاینەکان بخوێنەرەوە و دیراسەی کە هەموو ئەوانەیەکوا پەروەردەش داواسەکە ئێمە شتێکمان هەیە پێوتە یونیڤرسیال ڤالیو واتە بەهاجیهانیەکان ئەگەر ئەم بەهاجیهانیانە سێرکەین ڕازگۆیی دەستپاکی خزمەتگوزاری بۆ باشبوون بۆ دەوروپشت ئەمانە شتانێکن کە بەهای لە هەمووینەکان بۆیە ئەمانە لەکوێ ئەگەر ئاینە خوێنیتەوە ئاین کشتی ئەمانەیە ئەگە بینە سەر واقعی خۆمان ئێمە ئەگەر کتێبەکانی تر سێرکەین لە مێژوو جوگرافی فیزیا کیمیا هەموو ئەم بابەتانە ئەمانە بابەتێکی زانستین ئەمانە بابەتێکی سەرفن بەڵام ئەی بابەتە پەروەردەیەکان لەکوێیە یعنی تەنها بابەتێک ئێمە کە لە کوردستانە هەمان بێ ئێستاکە لەوە بەها کۆمەڵایەتەکان هاتوو هەندێک شتێکی ترکەوە بابەتە ئاینیەکانمان کە ئێمە بابەتی پەروەردەیە بۆیە گرنگی ئەم بابەتانە
تاکی لەسەر ینی ئەگە بمانێ ئەبڵین قسە بکەین لەسەرەوەی کەوا پرۆگرامەکانی ئاینیمان پرۆگرام ئەڵێن نەخێت پرۆگرامەکە ئاینەکانیشمان لە قوتابخانەکانە ئەو پرۆگرامە ئاینیە نییە کە تاکیی باش دروست بکە بەڵکو پێویستە ئێستاکە لەم سەردەمەیە ئێستا ئەسری پێشکەوتنە یعنی من ئەبێ بابەتە ئاینیەکانیش بە شێواز تەقلیدیەکەی نەوترێتەوە بەڵکو شتی تازە شتانێکەوە بتوانین چۆن تاکێکی سەرکەوتوو تیا بهێنێتی لێرەیە چۆن بتوانین زیهنی قوتابی بجوڵێنێت چۆن بتوانین قوتابی وای لێ بکاکەوە یعنی بێ بابەتە ئاینەکانیش بەم شێوازە بوترێتەوە بە شێوازێکی تەقلیدی ڕخنە لە پراوێزخستنی وانەکە ئەدرا بەڵام ئێستا هەر بۆ خۆی منهەجەکە هەر بۆ خۆی ئەو کتێبی کە دانراوە جێی پرسیارە لای زۆر کەس بۆتە پرسیار کە ئایا بەڕاستی ئێمە هەر بابەتێکی پەروەردەیە تایبەتە بە ئاینی ئیسلامەوە توانرێ قوتابی لەسەر پەروەردە بکرێت و سوودی لێ ببینێ ئەم بابەتی کە ئێستا هەیە ئێستا لە قوتابخانەکان ئەگەر پێم بڵێ نامەتەمە شتانێکن یعنی هەروەکو مادەیەکی تر سێری ئەکرێ وەکو مادەیەکی پەروەردەی سێری ناکرێ یعنی وەکو هەر هەمان شتە بە هەوڵەدا شتێک لە بەرکاو بێتەوە بینوسێت و بیخوێنێت و یعنی هیچ ئامانجێکی پەروەردەی هیچ بەهایەکی پەروەردەی لە پشت ئەم بابەتە ئاینیە ناوترێتەوە بۆ چونکە پێویستە هەروەکو چۆن سپۆری فیزیا پیسیۆری شیمیا پێویستە ئەم بوارە قسەی لەسەر بکاوە ئەم بارە نەکەر ئەو بوارە بەتەنیا بەڵکو سپۆری پەروەردەیی لەگەڵیە ئەم بابەتانە داڕێژە دەست مامۆسایەکی وەرزش بۆ بابەت ئاینەکانیش بە هەمان شێ ئێمە ئەگە سێریکەین ئەبێ لە سەرەتاو لەسەر ئاستی وەزارەتەوە کە پلانی بۆ دائەندرێت پێویستە کەسانێک ئەم دوو بابەتیان تیابێت یەک لە بابەتی ئاینەکەیان شارەزا بن دوو لە بابەتە پەروەردەیەکەیان شارەزا بن چون ئەگەر هەر لایەکیان بێ ئەگەر تەنها لە بابەتە ئاینەکەیان شارەزا بن لە ئایتە پەروەردەیەکەیان شارەزا نەبن ئەو بڵێ بۆیە ئەبێ بابەتە پەروەردەیەکان لە ڕێگەکانی وانەوتنەوە لە هەڵسوکەوتکردن لەگەڵ قوتابیە لە بابەتە دەرونی ئەبێ هەردوو بابەتەکەی لێ بۆی کەوە ئێمە بتوانین پەروەردەیەکی ئاینی تەندروست ئاینی سەردەمیانە بۆ قوتابیەکانمان زۆر باش ماوەسا دەزانی لەم سەردەمەی ئێستاماندا ڕێگەکانی بەڵێ ڕابردنی گەنجان بۆی کرد لە ڕۆشتێکی جوان دوورکەوێتەوە زۆر زۆرن ئەی چەندین ڕێگەیان گرتووەتە بەربەتەبەتی تر لە میدیا و سۆشال میدیاکانەوە کار لەسەرەوە دەکرێت کە ڕەفتاری گەنجان و قوتابیان بە شاز لە شازەکان و هاوشێوەی وڵاتانی دەرەوە بێت یانیانێ ئەمە جێبەجێ بکرێت لەم نێوەندەدا کە ئەم ڕێگایە هەیە کە ڕۆشتی کۆمەلگا تێک دەدەن کۆمەڵێشتی دیکە هەن کۆمەڵی سنتەری ئاینی کۆمەڵێک ڕێکخراوی ئاینی زۆر گرنگن کە بۆ قوتابیان و بۆ گەنجان ڕۆڵێکی گرنگیان هەیە لەم نێوەندەدا دایکان و باوکان خێزانەکان چ ڕۆڵێکی کاریگەریان دەبێت کە بۆ لە پشووی هاویندا کە لە هاویندا منداڵەکانیان بنێرنە نێو ئەم سنتەران دەزانین کەەوە خۆت ئاماژت پێکرد کە پەروەردەی ئاینی بوون لە نێو منهەج و خوێندندا زۆر بە لاوازیان کردو لاواز بووە لانێ ئەو ڕۆڵە کاریگەری نەبێت لەسەر قوتابی بەڵام هاوشانی ئەمە دەکرێت لە دەرەوەی قوتابخانەکان گەنجان و قوتابیان ڕۆڵێکی باش بگەڕن و ڕۆشتێکی باش لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە فێر ببن بڵێ ئەوەی ڕاستی بێ پەروەردە یعنی ئەمە لاوازی پەروەردەی ئێمە پنابێنەوەی کەوا لە هاوینە کە مناڵێکت ئەبێ لە ئاستێکە ئیت دایک و باوک خەمێتی لەبەری قوتابخانەکان داخراوە لە کاتێک ئێمە ئازاین لە قوتابخانەکان شە پەروەردە نابێ لەبەر ئەوە دایک و باوک خەمێتی کە بۆ من مناڵەکەم تێگەشتووە فریایکەوەم ئەبێ لا ئەقل شوێنێکی تر گونجاو هەبێ پەناباتە سەر دەستگایەک مؤسسەیەک کۆمەڵێک یعنی ئەمانە پێویستە بە شێوازێکی جوان ینی بەدایک و باوەکە کە خەمی ئەم شوێن ئەسێتی بکەم ئێوە مناڵەکەی تەسلیم بکە چکە ئێمە بزانین لە قوتابخانەیە هەر خەریکی فێرکردنن خەریکی پەروەردە نین ئێمە خۆزگا شتێکی باس کرد پەروەردەی مناڵانمان وەکو ناخۆزگا مناڵانمان وەکو پەروەردەی ئەوان هەر پەروەردەکەیان وەکو پەروەردەی ئەوان بە چکۆم خۆم لە نزیک و ئاگاداری دراسی ئەوان و لە ناویان بوومەکەوان بێ ڕۆشتەکە بوو لە ڕۆشتەکەش هەر لە ڕۆشتەکەی شتێکمان نییە ئێمە لە کەسێری ئەەکەی لە ناوی پەروەردەیە بێ بەڵام کەسێرەکەی ئەوان هەتاکو لە ئیبتیدایەکەیان زۆر گرنگی سەرەتایەکەیان زۆر گرنگیان بە پەروەردە داوە زۆر بزرگیان بەوە داوە کە ئەم مناڵێک بێ تەندروست بێ بۆ کۆمەلگا ئەمەش ئاینیش داوای ئەممان لەکە خوا فەرمێ وما ئەرسلناکە إلا رحمة للعالمين کە ڕەحمەت بێ بۆ هەموو کۆمەلگا دەی ئەم ڕەحمەتە لە کوێوە دروستە بێ پەروەردەش داوای ئەوەکە کەوا تاکێکی گونجاوی ساڵحمان نەبێ بۆ کۆمەلگاکە دەی لێرە لەکوێیە سرێکی لە قوتابخانەکەی ئەمە دروست نەبوو ئەمەمان بۆ دنیابێ بۆی دایک و باوک خەمێتی ئەی باتە بەر مؤسسەیەکی تر دەستگایەکی تر ڕێکخراوێکی تر کە ئەبینێ فریایکەوێ بۆ ئیکەوە ئەزانێ ئەگەر دەست بە شوێنێکەوە نەبێت دوایی وەکو ئەو تاکانی لێ دەرسەیە کە تاکێکی تێکشکا و تاکێکی وێران بۆ کۆمەلگا چکە ئێمە ئەبێ ئاگادار بین
پەروەردە تەنها پێویست وەکو مامۆستا عەبدوڵڵا مامۆستا عەبدوڵڵا عەبەسوور کە مەشهورە کەسێکی پەروەردەیە لە ئەسەر ئاسی حوسەن ئەڵێ ئاگدار بن پەروەردە تەنها پێویست نییە بە ئەوانی کەوا ناوسلکی پەروەردەیە ئیشەکەن وەکو مامۆستا و یا ئیتر ئەمانی کەوا مامۆستا بێ قوتابی بێ ئەوەی کەوا بزانین بەز پەروەردە پەیوەستە بە تاکی کۆمەڵگەوە هەموو ئەو کارە نەشیا و جێوانی کەوا لە کۆمەڵگەیە ئەبینی شۆفێرێک بەس بە خراپی شۆفێرەکەی دێ ئەخورێ دزیەک سەر هەڵەدا شتێکی خراپی هەموو ئەمانە پەروەردەیە ئەمان هەمووی پەروەردەیە کەواتە پەروەردە پەیوەندی بە هەموو تاکێکی ناو کۆمەڵگەوەیە بۆیە دایک و باوکەکە لە پێنا ئەوەی کەوا مناڵەکەی تەندروست دەرچێت ئەیبات ئەم شوێنە کە ئەمەش پێویستە بەڵام ئەبێ ئاگدار بین بزانین بۆ کوێی ئەنێرین بزانین ئایا ئەو مناڵەمان لەوێش تێک ناچێت ئەمەش مهمە مامۆستا پەروەردە ئەگەر بۆ نمونە لە خوێندنگای بخوێنرێت لە پۆلیەکی تری ابتیداییەوە تاو کاتەی کە بەڵین 12 ئامادەی تاواکە ئەخوێنرێ بەم ساڵە دوور و درێژانەیە ئایا بەڕاستی من ئەگەر بە ساڵە یعنی بۆ نمونە تەنها لە هاوینەکەیە ئەم منداڵە بکەم ناوەندێکی پەروەردەیی ئەمە ئەو کاریگەری ئەبێ وەک ئەوەی کە لە خوێندنگای بخوێنێ ئەو کەلێنە پڕ ئەکاتەوە ئەتوانین بڵین ئێمە دوو شتی جارێ پەروەردەمان هەیە لەگەڵ فێرکردنمان هەیە ئیژوکیشنمان هەیە لەگەڵ لێرنینمان هەیە ئەمەیکەوە ئێمە ئەمانەوێ لێرنین شتێکی تریانی ئینسان فێر ئەبێ ئینسان لەگەر نەچێتە قوتابخانەش فێری زۆر شتە بێ یعنی شەرنی ئیلا قوتابخانە بێ بەیکەوە ئەوانەیەکەوە دەرکەوتون لەسەر ئاستی جیهانە بەشکی زۆریان ئەوان نەبوون کەوا لە قوتابخانە سەرکەوتوو بوون لەبەر ئەوە ئەمە شتێکی ترە ئێمە کاتی باسی پەروەردە ئەەکەین پەروەردە بریتە لەوەی کەوا کەسێکی تەندروست من دکتۆرێکی باشم بۆ دروست بێ مهندسێکی باشم بۆ دروست بێ کێش ئێستا ئێمە ماڵی پەروەردەمانی کاتێک سێرەکەین نا پەروەردەیەکمان شتێکمان نییە بەناوی ئەمریکەوە بۆ خۆمان ئەڵین ئیدعای ئەەکەین بەڵام ئەگەر دەی دیراسی وڵاتانی تر ئەەکەی ئەمریکەوە ئێمە ئەیبینین پەروەردە نییە ئێمە خەریکی تەنها فێرکردنین بۆیە دایک و باوکەکەش دێر لە هاوین شادی سۆ پەلەماری ئەوە دادکاوم مناڵەکەی خەریکی فێرکردن بێ بۆیە مناڵەکەمان لە جیاتی ئەوەی کەوا سوود ببینێ لە هاوینە لەوێشەوە ڕقی لێش خوێن و کتێب دروستەوێت وەکو جۆرێک بێزاربوون تۆ ئەم هاوینە بۆ ئەوەیەکەوە ئیسراحەت کە بۆیکەوە ئێمە ئەبێ لە هاوینە بابەتە پەروەردەیەکانی بۆ زیادکەین ئەو بابەتانیکەوە تاکێکی تەندروست دروست بێت مامۆستا شەرنی هەر بە شێوازی وانەوتنەوەش بێ ئەی ڕەنگە تۆ هەر ڕەفتارێکی دایک و باوکەکە بە خۆی پەروەردەیەک بێ بۆ مناڵە گەر لە ماڵەکی خۆشیە بێنی بەڵێ ئەوەیەکەوە ئەمانوی ئێمە پەروەردە تەنها لە قوتابخانەکەیە نییە پەروەردە هەموو هەڵسوکەوتانەیەکەوە ئەیکەی تاکیەکە لە کۆمەڵگەیەکە ئەچێتە دەرەوە سەفرەیەکەکە گەشتێکەکە ئەچێ بۆ مەلەوانی و مەسبەحەیەکە ئەمانە هەمووی دروستکردنیەتی یعنی تۆ لایانی زیهنی لایانی دەرونی لایانی تەندروستی هەموو ئەمانە بریتە لەو ئەو تاکەیەوە ئێمە ئەمانەیە بۆ ئەو کۆمەڵگە دروستی بکەین زۆر باش مامۆستا ئەنی ئەو پەروەردە ئیسلامی کە هەیە لە نێو قوتابخانەکاندا ڕاستە لە کاتی پێشکەشکردنی لەوانەیە وەکو خۆ داماژت پێکرد کەسێکی پسپۆر نەبێت بە جوانی ئەو قوتابیەت تێبگەێنێن بەڵام دەزانی کە لەم پەروەردە ئیسلامیەدا هەمیشە و بەردەوام قۆناغەکان قۆناغ بە قۆناغ کۆمەڵشتی بابەتی جوانی تایە بۆ نمونە ئەمجار باسم کردووە دەستپاکیە ڕێزگرتنی دایک و باوکە درۆنەکردنە مامەڵەیەکی دروستە لەگەڵ هاوڕێ ئەم بابەتانی تێدایە یعنی بۆچی لایەنی پەروەردەی دەسەڵاتداران ینی بە شاز لە شازەکان کەم تەرخە من لەم بابەتە ینی بۆچی دایانەوێت ئەم شتە جوانانە کە دوجار سوودی بۆ هەموو کۆمەلگا و بۆ ئیسراحەتی دەسەڵاتدارەکەش دروست بێت دوایە تاکێ تەندروستێتە نێو کۆمەلگاوە کە زیانی نابێت بۆ ئەوان و بۆ کۆمەلگا بڵێ ئەمەی کە بەڕێست باسیەکەی دیارە هۆکاری زۆرە یەکێک لە هۆکارەکان ئەوانی کە بەرپرسیارەتی پەروەردەیان لە ئەستۆیە یعنی ئەوانی کە قسەیان ئەڕوە ئەوانی کەوا قڵەمیان بەدەستە و قڵەمیان ئیمزایان ئەیخوا ئەمانە ئەو کەسانە نین بە شێوەیەکی گشتی یعنی من ناڵاتی تاکە بێ گونجاو کەسێکیەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کەسانی پەروەردەیی نین کەسانی شیاو نین لە شوێنی شیاوە کەسانێک نین لەسەر ئەساسێکی زانستی ئەساسێکی پەروەردەیی چوبێتن ئەو شوێنە بۆیە ئەو بڕیارانی کە ئەیدن بڕیارێکی تەندروست دەرناچێت بۆ چکە دیراسی پەروەردەییان نییە چۆ ئەگە سێریکەین پەروەردە و ینی لە وڵاتانی ترە باسی بانی ئەگەر وڵاتی چۆک بەریتانیا بنمونەوەرگین زۆر گرنگی بە بابەتە ئاینی ئەدەنتایە ئەی بابەتی ئاینی کە ئاینی مەسیحیشە لای ئەوان تایەتی بنیشێک لە قوتابخانەکان کە سەردانم کرد لە سەعاتدا بۆ دەونی و ڕێستێکیان هەبوو مامۆستاکەوتی ئێمە هەندێک جار ئەم ڕێستەمان هەیە هەندێک شانێکینە وەرشیب یانیان ئیبادەت
عیباتێکی تایبەتەکە لەو کاتە یعنی ئێمە نەزانین پەروەردە لە شیوێکە و ئاینی پیرۆزی ئاینی بە شێوەیەکی گشتی لە شیوێکی ترنا تەواوکەری یەکترین هەتا ئەو کەسانیکەوە پەروەردە ناسێکی گەورە بوونە لە هەموو ئاینەکان بخوێنن کەسانێکی کەوا دەبێت لە مەسیحیگری لە یهودیگری ئەم کەسانە کەسانی ینی ئەوانەی کەەوە پەروەردناسێکی گەورە سەیەکی باگراوندێکی دینیان هەیە بۆیە ئاین ڕۆڵێکی کاریگەر و جەوهەری هەیە لە بنیاننانی تاکدا. مامۆستا ئەمەی پێکەوەژیانی ئاینەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا دەهێنرێتەوە بە بیانوە کە گۆڕانکاریکردن لە منهەجەکە زیاتر بۆ بە باسکردن لە ئاینە جیاوازەکان و بە شێوازێکی مێژوویانە نەک تەنها باز لە لایەنە پەروەردیەکە بکە کە پێشتر ئێمە زۆر باسمان لەم بابەتە کردووە. ڕای بەڕێستان ئایا بەڕاستی ئەمە پێکەوە ژیانە ئەمە باسکردنی ئەم هەموو ئاینە بە شێوەیەکی مێژوویی سوودێگەگەێنێ بە قوتابی بە تایبەتی لە خوێندنگەکاندا؟ بابەتی باس دوورژان ئەوەی کە هەبێت ئێمە ئاینەکان یعنی بە شێوەیەکی گشتی سەرچاو لە کوێ وەرەگرێ خی گەورەوەکەوە هاتووە ئیتر ئەم ئاینانە وردە یعنی ئەگە تۆ سێرێکی مۆبایلکەی کاتێک مۆبایلی لە 2005 سێرکەی مۆبایلێکی ئێستا جیاواز لەگەڵ مۆبایلە چونکە بۆ ئەپدەیت بووە ئەگەر ئاینەکان هەمووی لای خی گەورەوە لای هاتبێ کەواتە تۆ باشترین ڤێرژن ئێستا بەکارهێنی باشترین ڤێرژنی ئێستا چییە کۆتا ڤێرژنیان لە ئاینی پیرۆزی ئیسلامە کەواتە هەموو ئاینەکانی تریتیایە ئەوە نییە بڵێ ئاینی ئیسلام ئینسانێک دروستەکە ئینسانێکی ئەوە نەخوێندنەوەیانە بۆ بواری ئاینی ئەینە ئێمە ئەگەر ئێستا کە سێرەکەم لە مۆبایلە کوتم ئێمە نامانێ ڤێرژنی باشتی وەرگنی تر ڤێرژنەکانی تریشتایە ئەمیش بە هەمان شێوە ئاین مادەم سەرچاوەکەی لە خی گەورەوە هاتووە ئیتر ئاینی مەسیحی بێ ئاینی هەموو ئەم ئاینانی تر لە لێرەیە ئاینی زۆرینی یعنی ئەو وڵاتەش بێ بەڕاست بڵێ ئەمەیەوە ئێستاکەین ئێمە ینی ئیسلام ئینسان تاچێک دروستەکات کە پێوتر ئۆپن ماین وەچمێشە کراوە بێت لەگەڵ هەموو ئاینەکانە ینی ئەگەر دراسی ژیاننامی پێغمبەری خوا صلی الله علیه و سلم سەرەکەین ئەو توانیوێت لەگەڵ جوولەکەیەکە مامەڵە ئەکات ئەمانەتی لە قەرزی لای ینی جوولەکە شتی لای داناوە ینی ئەمانە هەموو ئەو تاکەمە پێەکە ینی ئێمە شتێکمان نییە کەەوە دژایەتی ئاینی بێت کاتەشتە پەروەردیەکان با بڵین بە شێوەزێک لە شێوازەکان لە هەموو ئاینەکانە یەک شتە ینی بۆ منە هەر ڕازگۆیی بۆ خۆی شتێکی جوانە لە هەر ئاینەکان بە جۆرێک باسی لەوە کراوە کە ڕازگۆیی شتێکی باشەیان واتە ئەگەر ئێمە بین گرنگی بەلایەنە پەروەردیەکە بینەوە ئەو جیاوازی کە باز دەکرێت بەناوی پێکەوەژیانەوە دەستکارێکی ئەم منهەجانە بکرێت و ئەو پەرتەوازیە کە زۆرێک لە پەروەردەکاران ڕخنیان لێ هەیە لە ئێستاە وڵی نازانم ئەم بابەتە کە ئەو ڕژێنری لە کوردستانە بەچی مەبەستێکەوە ئەمە ئەو ڕژێنن یەتی چی هینیەکمان هەیە ئێمە من تاکێک بۆ من نمونەیەکی کە خۆم بە ئینسان هەرچەندێ خۆش نیە باسی نمونێ خۆڵام نمونەیەکە ناچارە بێ باسیکەم تەنها کەس بووم کە مسلمان لە ناو گروپێکە کە هەر هەمویان هیچ لە گروپی ئێمە کەسیتیان نەبوو نە مسلمان ئەوەی کەەوە هەبوو مەسیحی و بەشێکیان بڵێ حوتە لە بەشمان لەگەڵا بووکەوە سینی بوون ئاینەکانی ترشتیا بوو شتێکمان نەبوو ئێمە دژایەتی و ئین بێ ڕێز لێگرتن و احترامات و لە کاتیشان من پەروەردەم لە ناو پەروەردەیەکی کوردستان و ناو پەروەردەیەکی ئاینی ینی ئێمە بۆ ئەم شتانە وا دروستکەین وا دژایەتی هەر بخمان لە ناو کۆڵەکەی ئێمە ئایا ئەمانە پێویست ئێمە پەروەردەی ئێمە لە کارەساتایە پەروەردەی ئێمە ئێساکە پێویستە ینی هەموو هاوارکەین هەرچەند من لە پێیجی خۆمان بە ناوی هاوارێک بۆ پەروەردە بڵاوم کردەوەکە ئێمە لە کارەساتین یعنی ئەگە سەری ئەمریکاکەی لە ساڵی 1970 پسپۆرەکانیان هەستا بە تەقریرێکیان ئەنیشن ئەڕیسک ئەلئومە فی الخەتەر میلەتمان لە خەتەرە نەوەکانمان لە خەتەرە بۆ ئەمریکا پەروەردەیان خراپ بەڵام بەداخەوە لەیکەوا لە ئێستای ئێمەیە کە ئەبێت تەنها خەفەت بخۆین زۆر ڕاستەما وەستا بەختیار لەوەی کە چۆ بەڕێزیشان چونەتە دەرەوە شتێک بابەتێک دیکەدی کە پەیوەندی بە ڕەوشتی قوتابیانەوە هەیە زۆر جار باز لەوە دەکرێت کە بۆ ئەوانش بۆتە کێشە و گرفت و سەرێشە تێکەڵاوبوونی کوڕان و کچان لە نوێی خوێندنگاکاندا لەوێ چۆنیە چۆن دەڕوانەوە بابەتەوە ئایا ئەمە زیانی دەبێت بۆ قوتابی بۆ ڕۆشتی قوتابی لە نێو قوتابخانەکانداوە گرنگە لە چ قۆناغێکدا ئەمە ئەنجام بدرێت بەنسبەت جیاکردنەوەی کوڕ و کچان ئەمانە ئێمە ئەمانەوێت تاکمان بۆ دروست بێ ئێمە ئەمانەیە کەسێکی باشمان بۆ دروست بێ وەرن با بە دراسە بیکەین وەرن با بە لێکۆڵینەوە بیکەین پێژنەوەیکی لەسەر بکەین
ئایا ئەو ئێستاکە ینی ئێمە با سەردەمی ئێستا ئەوەیە کەوا بە دوای زانست و بە دوای ئەوەیە یعنی ئەوە نەکرێ بەس قسەی بەختیار قسەی فلان کەس و فلان کەس ئەڵێ ئێنە وەرن با ئێمە بزانین کامە قازانجی ئەم تاکەی تایە کامە ئەم تاکەم بۆ دروستەکە کە بۆ کۆمەلگا دکتۆرێکم بۆ دروستەکات دکتۆرێکی دەمپاک دەستپاک ئەمین مهندسێکم بۆ دروستەکات کە خیانەت نەکات لە خۆی لە خێزانی لە ماڵ و مناڵی یعنی لە هەموو ئەمانە یعنی ئێستاکە من ئەوە ناکرێت یعنی ئەگە سێریکەین ئێستاکە لەوانەوە ئێستاکە بەشێک لە پەروەردەناسانیان داوا ئەکەن ئەڵێن ینی تاکەکانمان فریان نەکەوین لە قۆناغی لە قۆناغەکان تیا ئەچن ئەم تێکەڵ بوونێ بۆی ئێمەش ناڵینکەوە وەرە بە دیاسە بیکەین بە توێژنەوە بیکەن لە کامیان بڕۆن لە مامۆسایان توێژنەوەیکی ورد بکەن ئادم مامۆسایان ئەگەر لە قوتابخانەکەی تۆیە کچان و کوڕان تێکەڵ بێ ئەنجاممان چۆنە بێ ئەگەر جیابێت چۆن بووە زای ئەنجام چۆنە بێ بابێن بم دیراسەیە بیکەین بە دیراسەیەکی وردی واقعی لە ناو کۆمەڵگەی خۆمان کە ناو کۆمەڵگەیکی مسلمانایی ئەم توێژنەوەی ئەگەر ئێمە لە کوردستانە بیکەین بۆ خۆمان بزای من ئەمەوێ تاکێکی سوود بەست بۆ کۆمەڵگە دروستکەم ئەیتر هەر شتێکی پێویستە چۆن دروستە بێ ئەم تاکە من ئەوێ خزمەتی بکەم ئەمە گرنگە بۆ کۆمەڵگەی مامساک وتمان ینی قوتابی تەنها لە خوێندنگەکە پێویست ناکات تەنها لە خوێندگە پەروەردە بکرێ قوت وانە پەروەردەیەکانی پێ بدرێ ڕۆڵی خێزان ڕۆڵی تاکەکانی تر پێویستە دایک و باوک ئەو کەسانەی کە لە دەوروبەری قوتابیان بە چ شێوازێک ماوە لەگەڵ ئەم قوتابیا بکەن کە کار بکەن لەسەر پەروەردە ئەو ڕۆڵە لاوازی کە ئێستا لە خوێندنگە و لە پەروەردە هەیە ئەمان بتوانن پڕی بکەنەوە بە شێوازێکی باشتر بە شێوازێکی جوانتر کە ئەم قوتابیە لەسەر پەروەردەیەکی جوان پەروەردە بێ قوتابخان ڕۆ دایک و باوک یعنی ئێمە جاری ئەسڵم بناڵ کە دروستە بێ لە چۆ دێ لە خێزانەوە دێ کەواتە گەورەترین قوتابخانە دایک و باوک و خێزانە کەواتایەتی و ئەو بەپی ئەو کەسانی پەروەردەی کە قسە ئەەکەن نووسیویانە لەسەری گەورەترین قۆناغ ساڵی یەکەم و دووەمی مناڵە هەتا ئەچێتە پێ ساڵی وەکو پەروەردەناسانی کوردیش ئاماژی پێکردی وەکو عەبدوڵڵا ئاماژ بێ یعنی ئێمە هەتا پێ ساڵی بنیاتی تاکی مناڵ لێرەیە ئێرە لەکوێیە بکە ئەمانوێ پەروەردەکەن لە خێزانایە دوای قوتابخانە و تێکەڵبوون لە کۆمەڵگە و لە گەڕەک و لەمانە ئیزافە بۆ دروستە بێ کەواتە ئێمە گەورەترین موئەسسەسەی پەروەردەی پێش قوتابخانە خێزانە ئەساسی پەروەردەکە بەڵێ ئێمە ئەمە ئەڵێن ئەمە بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلام پێش ئەوەش دەست پێەکە پێش خێزانەکەش دەست پێەکە بەوەیکەوە ئێمە چۆن کوڕێکی گەنج کچێکی گەنج کە ئەگەن بە یەکتری دەسەر چ ئەساسێ لەسەر کەسایەتێکی تەندروستیان هەبێ و ئێمە لێرەوە سێرەکەی نەک تەنها لەو کاتێکەوە مناڵەکە دروستە بێت لە سکی دایکیە کەیتر بەس بەرپرسیارەتیەکەوێتە سەر دایک و باوک و لێرە وەردەوردەکە ینی پەروەردەی ئەمان پێش قوتابخان پێدەی دایک و باوک پێش قوتابخانەیە زۆر باش مامۆستا بەگشتی ئەگەر لە کۆتایی باز لەوە بکەین کە چی بکرێت بۆی کە پەروەردەیەکی تەندروست پێشکەش بە قوتابیەکانمان بکەواتە لەکوێوە دەست پێ بکەین ئەو کێشە و گرفت و خەلەلانەی کە هەن چۆن چارەسەر بکرێن ینی کێ بەرپرسی یەکەمە لە چارەسەرکردنی ئەم کێشانەی کە هەیە پەروەردە ئەوەندە فراوانە یعنی ئەگەر بمانێ ئێمە دینیکەین جارێ ئەبێ بین ئەو کەسانی کە لە بابەتی پەروەردەیە خوێندویانەتەوە دیراسەیان کردووە توێژینەوەیان کردو ئەو کەسانی کەوا لە بواری پەروەردەیە موارەسەیان هەیە بێ ئیش وەکو چۆن کاتێک کۆرۆنا هاو ئێمە هەمومان چارەسەرەکان بدۆی چی ئەگەڕین ئەمە و چی بەدۆە ئەمە بۆ زانستی پزیشکی ئەڵێ چی بین زانستی پزیشکی چیمان پێ ئەڵێ ئێمە ئێستاکە لە عەسرێکین کە هەموو کلیک هەچی شتی زانستیت ئەوێ لە وڵاتانە بە کلیکێک کاتە بەردەسن بس ئێمە کێشەمان ئەلێریایە عەقڵیەتی ئیدارەی پەروەردە بە شێوازێکە لە شتێکایە زانستی پەروەردەی لە لایەکی ترە لەبەرەوە هەر دەستکاری هەشتێکی تری بکەین غەڵەتە دەستکاری ئەبێ شکل و ئیداریاتی پەروەردە بکرێ بۆ ئەوەی کەوا ئێمە پەروەردەیەکی تەندروست بۆ کۆمەڵگەکەمان دروست بێت ئیتر لێرەوە دەست پێەکە ئەنجا کە لێوە کردمان ئەو کاتە مامۆستایەکی پێش هەموو شتێ مامۆستایەکی تەندروست احتیمامێکی گەورە بە مامۆستا بدرێت چونکە ئەگەر تۆ پرۆگرامیشت باش بێ ئەگەر بینای قوتابخانەکانت کامل مواسەفات بێ بەڵام پرۆگرامێکی زۆر سەرکەوتت هەبێ ژنگەیەکی گەورەت هەبێ بۆ بەڵام مامۆسایەکی سەرکەوتو نەخس بێتە ناو قوتابخانەکەەوە
جا ئەمانە هەمووی خاڵی زۆرن جەوهرین دەخواداسم بە مامۆستابا کۆتا پامی بەڕێستان ئەگەر شتێک ما بێمە باسمان نەکرد بیا خۆت بە گرنگی بزانی پامێک بەخشی بە بینەرانمان بە و پەرۆدەکاران کە لێرەوە سەگوێبیستی ئێمن چ کارێک بکەن ئەو کاریگەریانی کە ئێستا سوۆشیال میدیا کە هەنێک شت لە دەستی دایک و باوک زۆرجا لە سێکتەری پەرۆدەیان نەماوە دنیا فراوانێکی بەخۆ بینی و هەمووی کاریگەری بەخۆی هەیە لەسەر پەرۆدەی ڕەفتار و قوتابیان و گەنجان و لاوانی ئێستا ئەوەی کە هەبێت گرینگە ئێستا کە زیاد احتیمام ینی ڕاگەیانەکان بەوە خاڵی گرنگ زیاتر احتیمام دەنە سەر باری پەروەردە چونکە ئەوانن شتەکان ئەو ژێن بابەتەکان ینی زۆر شتی دژایەتی و زۆر شتێک بەکار بەڵکو شتانێکی پەروەردەی گەورە کە فریاکەون کۆمەڵگەی ئێمە ئێستا تەنها ئەتوانین ئەوەی تر حکوومەت و جۆ لێ ناگرێت وەزارەتە جۆ لێوە ناگرێت گوێ لە کەسی پەروەردە ئەیش چی بکرێ ئێستا ئیشمان یەک خاڵە کۆکو زانانی بواری پەروەردەی شتێ ئێستا ئیشمان ئەوە بێت تەنها بۆ شارکردنەوەی کۆمەڵگە بەرنامەکانتان لە کۆنفرانسی پەروەردەی لایک و باوکان بەشدار بن لە بابەتی پەروەردەیە لە هەر شتێک باسی پەروەردەکە گوێی لێ بگرێ متابع بە دوای پەروەردە ئەگەر ئەمەمان کرد ئەو کاتە ئێمە تاکێک ئەگەر خەڵکی نتوان بەڵام خۆمان فریای خۆمان کردین زۆر سپاس بۆ مامۆستا بەختیار سەر خۆشحاڵین بە ئامادەبوون لە ستودیۆی پیامی ڕۆژ سپاس دەکەین مامۆستا خوا بەخێر بێ بەڵازان خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لە چەمچەماڵ خەڵاتی ڕێزلێنان بەخشراوەتەوە کەسانی کە هەستاون بە لەبەرکردنی زیکرەکان پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە بەڵێوە دیارە ئەو ڤیدیۆمان ئامادە نییە ئەزیزان ئێمە ئەمڕۆ سەرجەم گۆڵاوەتەکانی پیامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێ سوود و ڕەزامەندی ئێوە بوو بێ توانین پێتان ئەم ڕۆژ سوود لە بابەتەکانمان ببینن و بەڵگەی کەزیز و خۆشەویست بوو بێ هەشاد بوون ماڵتان ئاوە تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ